بەسەر هاتەکانی دووەم لاپەڕە 150 ناو سین ئەلیف با تەمەن 18 ساڵ دانیشتووی شاری هەولێر تەمەنی لەشفرۆشی 6 ساڵ ئاستی خوێنەواری نەخوێندەوار ڕێگای فێربوون بە منداڵی دۆزراوەتەوە و هەر بۆ ئەو مەبەستەش خێزانەکە بە خێویان کردووە کە دوجار کاری لەشفرۆشی پێ بکەن. پرسیار خەڵکی کوێی؟ منیان لە هەولێر هەڵگرتوتەوە لەوێ بەخێو کراوم. پرسیار کێ پێی وتی؟ دایکم و باوکم هەموو وتیان کە فرۆشتیانم ئیتر پێیان وتم ئەها هەموو دەستم داخە زۆر خراپ بوو. پرسیار دەتوانی باسی خۆتم بۆ بکەی چۆن فرۆشرای؟ بەسەر چاو بەس نازانم لەکوێوە دەست پێ بکەم و چی بڵێم. پرسیار خۆت چۆن توش بوویت؟ چیت بەسەر هاتووە؟ چی بووە؟ کەی دەستت پێ کردووە؟ من یەکەم جار باوکم و براکانم فرۆشتیانم چونکە دایک و باوکی خۆم نەبوو بۆیە وایان لێکردم. پرسیار چیان لێکردی؟ من زۆر بچوو بووم هێشتا خوێنم نەدیت بوو داکم زۆر خراپ بوو لەگەڵما بەڵام باوکم باشتر بوو برایەکانیشم خراپ بوون لەگەڵما ئەوان منیان برد بۆ مووسڵ فرۆشتیانم بەس پێش ئەوەی بمبەن بۆ مووسڵ برایەکانم یەکەمەکەیان هاتە کنم و تەعەدای لێکردم. پرسیار چۆن؟ بۆم باس بکە. من منداڵتر بووم لە ئێستا ڕۆژێکیان دایکم لە ماڵ نەبوو یەک دنیا جلک و شتیان بۆ دانابووم بیشۆم برایەکەم وتی سین هەستا وەرە کارم پێتا ئامنیش نەمزانی وتم چیت دەوێ؟ وتی وەرە کارم پێتا ئامنیش نەمزانی کاری چی ڕۆشتم چوومە ژوور کەچی یەکسەر وتی خۆ دڕوت بکە حەزم لێتە ئامنیش وتم گوی بخۆ بێ ناموس چی دەڵێ؟ وتی چەنەبازی بێ ئەخلاق با مستێ نەکوتمە دەمت وای گوت و خێرا خۆی هاویشتە سەرم ئامنیش فیزاحم کرد و پیژانم هاوارم زۆر کرد کەچی هەر سوودی نەبوو هاتە کنم و پیسی کردم ئەمن ئەوسا نەمدەزانی پیسی پیاو چییە بەس دوایی زانیم ئەوە چییە. پرسیار دوایی؟ دوایی من هەر هاوارم کرد سوودی نەبوو تا بە خۆی تەواو کرد پاشی وتی بە منی وت هەستە خۆت لەبەر بکە ئامنیش دەگریام هیچم نەدەزانی کەچی لە ژوور نەهاتمە دەر تا دایکم هاتەوە ئیتر کە دایکم هاتەوە یەکسەر بە گریان وتم بە دایکم ئەو لە من تووڕە بوو وتی گوی بخۆ بێ شەرەف تۆ درۆ دەکەی بوختان بۆ برای خۆت مەکە لەکن کەس قسەی وانەکەی دەنا زمانت دەبڕم ئابڕوومان دەچێ. ئیتر زۆر خەفەتم دەخوارد نەمدەزانی بەکێ بڵێم وە چی بڵێم کچە پلکێکم هەبوو بۆیم باس کرد وەڵا ئەویش ڕاست بە دایکی خۆی گوتبوو. پاشی 2 هەفتە شتێکی وابوو بیرم بێ وەڵا پلکم هاتە ماڵمان و وتی بە دایکم من کارم پێتە بەتەنێ ئیتر منیش نەمزانی بۆ ئەو مەسەلەیەی منە تا پلکم ڕۆی هەناسەیەکی قوڵی هەڵکێشا. من دایکم زۆر خراپ بوو لەگەڵما شەو و ڕۆژ لێی ئەدام لەسەر عەرزێکی ڕوود دایان خەواندم وەڵا ئەو ڕۆژە یەکسەر دایکم هات و یەک مستی بە پشتم دادا و قژی ڕاکێشام و وتی ئەی بێ ئەخلاق من نەمگوت تۆ حەیامان دەبەی دەبێ هەر ئەوڕۆ لە حەقت بێم بێ ناموس تۆ بۆ مردن باشی دەبێ سیفی شەک لەناو دەمت نێم هەر دەبێ بتکوژم با برایەکت بێتەوە بزانە لە خوێنی خۆت ناتگەوزێنم بێ ئەخلاق. ئیتر منیش گریام گوتم چیم کردووە من شتی ڕاستم وتووە بەس بێفایدە بوو هەتا ئێوارێ ئەو دایکە جنێوی پێدام و فیزاحی کردە سەرم و گوتی بێ ئەخلاق دەبێ وا بکەم تا وا بچی وەڵا ئێوارێ ئەوان باوکم و برایەکەم هاتنەوە لە ئیش یەکسەر دایکم بردنی بۆ غورفەی دانیشتن من لە موبەقەکە بووم نانم تەڕ دەکرد ئیتر نانەکە بەدەستم بوو ویستم بچمە ژوور گوتیان بچۆ دەرێ جارێ سفرەوشتی وا مەهێنا ئەمنیش زۆر ترسام گوتم بەخوای ئەوانە تەکبیر دەکەن من بکوژن 100 جارە و پارچەنانم بڵند کرد و گوتم خوایە نەمکوژن ئەمن ئەوە هەر دەپاڕێمەوە و دڵم تند بووە وەختە دەمرم کەچی ئەوانیش هیچ باکیان لێ نییە و هەر دەڵێ هیچ نەبووە. پاشی سەعاتێ زیاترمانەوە لە ژوور ئەنجا بانگیان کردم و گوتیان گوێ بگرە سبەی تۆ ئەدەی نەشوو بە کابرایەک خەڵکی مووسڵە تۆ ئابڕوت بردوین تازە نابێ لێرە بمێنی. ئەمنیش دەترسام و نەمدەوێرە هیچ بڵێم هەر بڕوام نەبوو ئەوان ڕاست بکەن.
وتم ئەوە دەمبەند سبەی دەمکوژن و سەرونوگومم دەکەن من دەخەڵەتێنن دەنا بۆچی باسی شوشتیوە نەبووە و لە پڕ کوو ئەو زاوایە دۆزراوەتەوە. ئیتر دەستم کردە گریان هەموو قەلبم دەلەرزی نەمدەوێرا هیچ قسان بکەم تا باوکم گوتی چییە گوێت لێ نییە کەڕی گوتم من نازانم بەس ئەو کوڕە خزمی هەنگۆیە یان چی ئەمنی دیتووە دایکم گوتی تۆ بزانە چەند زمانی درێژە تۆ دەبێ زۆر شکوربی سیفی شەکم لە ناو دەمت نەنا ئیتر قسان مەکە سبەی ئەوان دەتبەن بۆ لای ئەو پیاوە تۆ شووی پێ دەکەی چیتر قسان مەکە بڕۆ شیوەکە بێنەبی خۆی. ئەمنیش هەستام تۆزێک بڕوام کرد بەس تا بەیانی هەر دەمگوت درۆیە ئەوانە تەدبیریان کردووە بمکوژن دەنا چۆن شوکردن وا دەبێت. ئەمن منداڵ بووم بەس کچە پلکوشتەکانم دیتبوو چۆن شویان کردووە و بردویانن بەبووکی وەڵا سبەی سەعات 6 هاتن گوتیان یەڵڵا هەستا ئەمن لە ترسان وەخت تابوو زیرە بکەم گوتم دایە ئەدی جلکوشتەکانم گوتی ئەو پیاوە لە بۆت دەکڕێ خەمت نەبێ ژیانت زۆر خۆش دەبێ ئالەم حەسووتیت پێدەبا ئێمەنیش بڕوام نەدەکرد و تێنە دەگەشتم لەو کەین و بەینەی چییە و چ نییە گوتم بابا ئەو پیاوە لە من تێدەگا ئەمن عەرەبی نازانم برایەکەم لە ناو سایارەیە بوون گوتی مەگەر تۆ کوێر بووی دەنا ئەو کوڕە چەند هاتۆتە کن ماڵمان و کووردا بەس لە مووسڵی دەژی ئەمنیش هەر نەهاتەوە خەیاڵم چونکە بابم دوکانی ئەشیای کارەبای هەبوو دایمە خەڵک دەهات نەکنی و دەیانگوت مشتەری دوکانە و لە هەولێری بەڕاستی وەک ئێرە نییە زەلام لەگەڵ ژندا نانیشێ جودان بۆ میوانیش هەتا خزمی خۆت بن. ئەمنیش چوزانم ماڵی باوکم ئەوە کاریان بووە چونکە من دوایی لە ماڵی دەڵاڵەکە پێیان گوتم گوتیان بابت و براکان و هەموو ئەوە کاریانە و هەر بەوە ژیاون. پرسیار چیتر بۆم باسکە دوایی ڕۆشتین تا گەشتینە مووسڵ ئەمن ئەوە هەر دەترسم و نازانم چی دەبێ وەڵا گەشتین بابم تەکسی کرد چوین بۆ فندق ئەمنیان لەوێ دانا هەتا 3 ڕۆژ لەو 3 ڕۆژە هەر یەکەمین ئێوارە دیتم بابم چووە دەر دیسان برایەکەم هاتەوە کنم و هەر پێشی دەگوتم خۆشە دەستی هاویشت بۆ گیانم زوو دەیگوت خۆشە وەڵا بۆ خۆشی خەریک دەبوو ئەمن گریام گوتم بۆ وا لە من دەکەن ئێوە برای منن گوناحتان دەگاتێ وەڵڵا خوا قبوڵ ناکات. برایەکەم گوتی کچە تۆ زۆر بێعەقڵی تۆ خوشکی ئێمە نیت تۆ لە منداڵی لە کن دیوار دیتیتمانەتەوە بەخێر بەخێومان کردی تۆ منداڵی زۆڵ بووی دایک و بابی خۆت نین. ئەمنیش بڕوام نەکرد زۆر گریام کەچی ئەو چووە دەر بینیم خاڵم هات برای دایکم ئەمن سرم سوڕما ئەو لە هەولێری چۆن هاتە مووسڵ و کووایەکیان گرتەوە وەڵا دڵم خۆش بوو ئێستا لەسەر من دەکاتەوە کەچی لە پێش چاوی برایەکەم گوتی کوا جلەکانتم بۆ داکەنە خۆ دروتکە. ئەمن حەپەسا بووم بەو قورئانەی شێر بووم نەمدەزانی ئەوانە چن وەڵا گوتی ئەوە من لەگەڵ تۆم نییە کچە دەی بڕۆ سەر ئەو تەختە و خۆ دروتکە. ئەمنیش گوتم ئێوە بۆ وا لە من دەکەن ئێستا فیزاح دەکەم خاوەن فندەقەکە بێت ڕام کردە حەمامەکە قاپیم داخست حاڵم یەک لە قەیپێدا گوتی دەیشکێنم دەتکوژم خێرا بیکەوە نەمێرا وەڵا بەر لە قەیدا کردیەوە بە قژ ڕای کێشام و هەندی لێی دام هەر مەپرسە. ئینجا لەگەڵیشم نووست گوتی تۆ زۆڵیت ئێمە بۆ سێکس تۆمان خزمەت کردووە خۆڕاییە خوا دەزانێ دایکت چ بێ ئەخلاقێک بووە بۆ خۆت لەو شەریفتر دەبی خۆ دەبێت تۆش 3-4 منداڵ فڕێدەی. برایەکەم گوتی ئەوەی لە مشت بێ جەواڵ ئەدڕێ. ئەمەنیش تێرگریام ئەوەندەم لە خۆدا ئەوەندەم لە خۆدا وەک شێت قژم بەسەری خۆمەوە نەهێشت تا شل بووم ئەو ساکەوتم لەسەر عەرزەکە وەڵا بابم هاتەوە بینیمی گوتی بڕۆ دەم و چاوت بشۆ خێرا بە خەڵک دێ. ئەنجا منیش گوتم تۆ باوکنی ئەوان بۆ وا دەڵێن گوتی ڕاست دەکەن. ئەمن لە کن دیواری خەستەخانە تۆم هەڵگرتۆتەوە وەڵا هەر چاوەڕێ بوون کەس نەهات هەر سێیان سەیری سەعاتیان دەکرد و دەیانگوت بۆ تەخیر بوو بۆ نەهات دەبێ زوو نەجاتمان بێ سبەی دەڕۆین بۆ هەولێر. اینجا باوکم یەکەم جار کە هاتەوە بە برایەکەم و خاڵمی گوت خۆ نەتان کردەژن گوتیان نا خاڵم گوتی سەرمۆرە خەمت نەبێ هەر تۆزێ گەمەمان پێکرد پێش دەکەنین. ئەمن شەرمم دەکرد یەک بە خۆم ئارەقەم دەکرد ئێ ئەو شەوە کەس نەهات بۆ فندق
ئەمنیش هەر نازانم چ دەبێ و مەسەلە چییە، هەر دەشگریام. بیرم لەو قسانە دەکردەوە کە گوتیان تۆ زۆڵی. پرسیار: تەمەنت چەند بوو؟ نازانم، ئەو کاتە هێشتا خۆم نەناسی بوو، وابزانم 13 ساڵ دەبووم. کە فرۆشرام یامیان بەو ژنە لە مووسڵ. پرسیار: ناوی چی بوو؟ سین میم ڕا. ئیتر کە منیان فرۆشت بەو ماڵە، مانگی جارێک باوکم دەهات حسابی لەگەڵیان دەکرد و دەڕۆی. من بۆ خۆم تەنها مەسرەفیان دەکردم، مەگەر یەکێ خۆی خێری پێ بکردمایە، دەیگوت بەوان مەڵێ. پرسیار: ئەو ژنەتان چۆن دەناسی؟ تجارەتیان دەکرد بە ئافرەتەوە، ئەوە ئیشیان بوو. پرسیار: دوایی چیت بەسەر هات؟ ئەو شەوە کەس نەهات بۆ فندق. پاشی 3 ڕۆژ بەس کە هاتن، لەگەڵ باوکم و برایەکەم و خاڵم بوو بە شەڕیان. باوکم دەیگوت ئێمە 3 ڕۆژە پارەی فندق ئەدەین، مەسرەفمان کردووە. خاڵم دەیگوت ئیشمان جێهێشتووە. ئەوانیش دەیانگوت ئێمە حەقمان نییە، حسابمان پێشتر بڕانۆتەوە. ئەمن لەو حسابە نەدەگەشتم. پاشی زۆر لە ماڵی دەڵاڵەکە گوتیان بابت پێشەکی 20 بۆرەقەی وەرگرتووە، مەبەست لە 2000 دۆلاری ئەمریکیە. مانگانش دێت حساب دەکات. تا ساڵێک عەقدمان هەیە، تۆ ناتوانێت ببات بۆ هیچ جێگەیەکی تر. ئیتر منیاندا بەو 3 پیاوە لەگەڵ 2 ژن بوون. ئەمنیش دڵم خۆش بوو ئەوانە ماڵە خەزور من و من مارە دەکەن. بەس باوکم و برایەکەم گوتیان نابێ بڵێ کەس هاتۆتە کنم، دەنادەت کوژین. ئیتر بردمیان و گوتیان تۆ تازە لای ئێمەی. دەستی کرد بە گریان و بەدەم گریانەوە گوتی: ئەمن کەس ناناسم، غەریبم، هیچ نازانم، بەو قورئانە وا لەویە، من هەر نەمدەزانی ژن و مێردایەتی چییە و چ نییە. دڵم دەکوڵا وەک سەماوەر. 2 سەیارەیان پێبوو، بردمیان. ئەمن تا ئەو کاتەش دەرەوەی فندقەکەم نەدیت بوو، تەنانەت ساحێ فندقەکەشیان بۆ هێنام. خاڵیشم و ئەویش بە نادروستی کاری سێکسیان لەگەڵ کردم. تێبینی؟ مەبەست لە نادروست یان سێکسی نادروست لە ناو توێژینەوەکەدا، مەبەست لە سێکسە لە ڕێگای کۆمەوە، چونکە ئەم ئۆرگانە بە هیچ شێوەیەک بۆ ئەو مەبەستە دروست نەبوو و ئەرکی سەرەکی ئەم ئەندامەی لەشی مرۆڤ بریتیە لە فرێدانی پاشەڕۆی خۆراک. سێکس لەگەڵ ئەم ئەندامەی کۆ ئەندامی هەرزدا نەک هەر نادروستە لە ڕووی کۆمەڵایەتی و ئاینیەوە، بەڵکو لە ڕووی تەندروستیشەوە زیان بەخشە. هەر بەم پێوانەیەی دووەمیان ئێمە لێرەدا بە سێکسی نادروست ناویەبین. ئەو زاڵمانە سژنیان کردبووم، هەر قسەشیان پێدەگوتم، چونکە ئەوان دواکەوتن. ئیتر باوکم شێت بوو، هەردایان گوت بزانە بە دیار زۆڵێکی بێ ئەخلاقەوە 3 ڕۆژ لە کار و کاسبی ببی. ئیتر کە هاتن ئەو دەڵاڵەکان، سینوتی کچم قاپشوشتن دەزانی؟ ئەمنیش وەم زانی قاپی ڕاستی دەڵێ. وتم ئەی چۆن؟ من چوزانم مەبەستی کاری سێکسیە. دوایی منیان بردە ماڵی خۆیان و هیچ کەس قسەی نەکرد، هەروەکو لەو ماڵەشدا نەبم و کەس نەمناسێ. بەس دوای 3-4 سەعات زانیم ئەمانە منیان بۆ کارێک دەوێ، ماڵە خەزورم نین. پڕ بوو لە خەڵک، ڕۆژی 10 کەس دەهات و 20 دەڕۆشت. اینجا 5 کچی گەنجی لێبوو، لەگەڵ 3 ژن بەتەمەن بوون، ئاوا 45 تا 50 ساڵە بوون. وەک دیوەخان یەک هەرا بوو، سەگ ساحێبی خۆی نەدەناسی. کەس دەنگی نەهات تا دوای 2 ڕۆژ. وەڵا عەسرێ گوتیان خۆت پشۆ و دەستێ جلی سفوریان بۆ هێنام، زۆر زلیش بوو بەبەرم. سوار سەیارەیان کردین و ڕۆشتین. ئیتر چوینە جادەیەکی زۆر ئیزدیحام بوو. دابەزیمیان و بردمیان تا نیو سەعات چاوەڕێمان کرد. اینجا چوینە ژوور. تومەز بۆ لای دکتۆریان بردبووم. ژنێ بوو، ئەوانیش بە عەرەبی قسەیان کرد. من تێنە دەگەشتم، ئەویش بە عەرەبی دەیپرسی. خێرا خێرا ئەو ژنەی کە لەگەڵمانە هاتبوو دەیوت دەڵێ کە کەوتی خوێنت بوو، ئەمنیش نەمدەزانی چی دەڵێن. ئیتر هەر چۆنێ بوو دکتۆرەکە وتی پاڵکەوە. سەیری ناوگیانی کردم و تێگەشتم، هەر دەیگوت سەلامات پێکەنی. ئیتر ڕۆشتین. لە ناو سەیارەکە ژنەکەوتی ئەو دکتۆرە فەحسی کردی بزانێ ژنی یان کەس، چونکە بە کچ تۆمان لە باوکەی کڕیوە. ئەمنیش گوتم ئێوە منتان کڕیوە؟ گوتی ئەی بۆ نازانی؟ دەستم کرد بە گریان. ژنەکە دەستی کرد دەمن و گوتی مەگری، ئێمە وەک خێزانی تۆ واین. ئیتر تا چوینە ماڵ، لە ماڵ کچێکی لێبوو، زۆر باش بوو لەگەڵم، کوردیشی دەزانی، خەڵکی کەرکووک بوو. شەو هەموو شتی بۆ باس کردم. کچەکان لە ژوورێک دەخەوتن، تا بەیانی قسەی بۆ کردم. ئیتر تێگەشتم حاڵ و مەسەلە چییە. پرسیار چی تێگەشتی؟ گوتی ئێمە هەموو ئیشی وا دەکەین.
مەبەستی لە لەشفرۆشی بوو کە لێرەین هەموو بە پارە هەر یەکە و بە جۆرێ وتی تۆ دوو کچی تریان فرۆشراون بۆ ماوەی ساڵێک ئەوانی تر ماڵ و جێگەیان نییە لی بخەون ناچارن هەندێک دێن و هەفتەیە دەمێننەوە و دەڕۆن ئیتر ئاوا وتی تۆ پارەی زۆرت پێدراوە بۆیە ترسان ژنبی وتم جا دەبێ من هەر بە کچی بمێنم گوتی نا ئەکید بۆ یەکێکی زۆر دەوڵەمەند دەبەن بتکاتە ژن ئەوانە پارەی باش ئەدەن پرسیار نەیوت خۆی چۆن لەوەیە با وتی من ڕام کردووە باوەژنم هەبووە زۆر خراپ بووە ویستیان بە زۆر لە کوڕەخوشکی مارەم کەن ڕازی نەبووم مارەیان کردم بە زۆر منیش ڕام کرد ئیتر ماوەیەک لە هەولێر خۆم شاردەوە لە دووم دەگەڕان ناچار هاتم بۆ مووسڵ لەگەڵ تەکسیەک ئەویش ڕاست هێنامی بۆ ئێرە ئێستا 5 مانگە لێرەم نەدەتوانم بڕۆمەوە و نە شوێنی تریشم هەیە لێرەش ناچار ئەم ئیشە بکەم ئەو کچە زۆر نەکبەت بوو ئەویش حەزی لێ نەبوو زۆر خەفەتی ئەخوار کە بوو بە ڕەمەزان هەردووکمان بە ڕۆژوو دەبووین هەر دەشپاڕاینەوە لەخوا بەس فایدەی چییە ڕۆژی 10 پیاو هاتۆتە کنمان زیاتریش اینجا ئەو ماڵە دەڵاڵە چەند خراپ بوون لەگەڵمان هەموو جارە و کچە دەگریا دەیگوت باوەژنەکەشم ئەوەندە خراپ بوو ڕام کرد لە دەستی بەس چی بکەم تازە اینجا مووسڵ وەک لای خۆمان نەبوو ئەگەر بچوویتایەتە سەر جادا یەکە و ڕاست دەیانگرتی و ئیعدامیان دەکردی پرسیار کە تۆ لەوێ بووی عێراق ڕزگاری بوو نا کچێ من دوای ساڵێ دواتریش چەند لە کەرکووک مام بردمیانەوە بۆ هەولێر گەورە بوو دوای 4 ساڵ اینجا سەردام ڕۆخا پرسیار کەواتە ساڵی 1999 تۆ فرۆشرای وابزانم ئەو ساڵە بوو بە پێی ئەم گفتوگۆیە تەمەنی 12 ساڵ بۆ کە فرۆشراوە پرسیار دوای چەند لە مووسڵ ڕۆژتی بۆ کوێش چووی ڕێک پاشی ساڵێک باوکم و خاڵم هاتن بردمیان بۆ کەرکووک بۆ ماڵی تار لەوێژ 9 مانگ مام پاشی وی دیسان جارێکی تر بۆ 4 مانگ بردیانمەوە مووسڵ بۆ ماڵێکی تر دوایی بردمیان بۆ ماڵی حا لە هەولێر پرسیار هەر باوکت دەهات نا تا یەکەم جار بۆ کەرکووک ئیتر لەوە دوا هەر جارە و پیاوێک دەیفرۆشتم بەوی تر من لە پاشی کەرکووک بابم نەدیوەتەوە بیشی بینم نامەوێ ڕووی تێکەم ئەو بێزەمیرە منی والێ کرد بەخوای دەسەڵاتم هەبووە هەمویانم دەکوشت هەر لە قیمەم دەدان ئەوانە وەک حەیوان وابوون ئێستا فام دەکەم بیر دەکەمەوە وەختە هار بم ئاخر چۆن کەسێک دڵی دێوا لە کچی خۆی بکە با هەڵیشیان گرتبم خۆ ئەوانە سبەی دەچنەوە بەردەم ئەو خوایە محاسەبە دەکرێن چی جوابە دەنەوە منیان بە ناحەق فرۆشت من ئەو هەموو ئیشەم لە بۆ دایکم دەکرد ماڵم خاوێن دەکرد ئەمن لە سجن لە هەولێر گوتم دایە با هەروەک کارەکە ڕادگرتمایە ئەمن چیم بۆتان نەدەکرد بۆ ئەوەندە بێزەمیرن تۆ لەو خوایە ناترسی کەچی ئەوان هێشتا دەمیان گەرم بوو زابط و مەسئولەکانیان دەناسی هەمویان باوکم و برایەکەم ئافرەتی لە بۆیان دەبرد هێشتا لە منیاندا و منیاندایەوە دەست ئەوان ئەو زاڵمانە گوتیان ئەوە ڕای کردووە حەزی لە کوڕێک کردووە و دوی کەوتووە ئێمە لە مێژە بۆی دەگەڕین چەند هاوارم کرد کوڕە درۆیە بوختانە ئەوانە منیان 2 ساڵە فرۆشتووە هیچ سوودی نەبوو بۆیە ڕقم لەو حکومەتەی دەبێ بە قسەی دەڵاڵ و بێ ئەخلاقەکانەکە حاشا لە ڕوود کەچی من دەگرن ئەی بۆ ناچن ئەو بابە خوێڕیان بگرن ئەو دایکە بێزەمیرەم ئاخر خۆ من پێشتر لەش فرۆش بووم ها ئەوانە بۆ من دەگرن من چی بکەم هەر کەسێک ساڵێک لە ماڵ دەڵاڵ دانێن 1000 زابط و مەسئول تەعەدای لێ بکە دوایش بیگرن ئاخر بۆ ئەوە کەی حکومەتە دەشڵێن مافی مرۆڤ هەیە هەیگوم تێکرد ئەرێ وەڵڵا دەبا بچن ئەو خەڵکە لەو ماڵە دەڵاڵانە ڕزگار بکەن ئەها تەماشا ئەمن چۆن برینداریان کردم چەقۆیان لێدام لە ماڵە دەڵاڵەکان دەبا بزانم مافی مرۆڤ چیم لە بۆ دەکات سەرسنگی پیشاندام جێگای برینداری بوو وتی چەقۆیان لێداوم ئەگەر عەقلی ئێستام ئەو سابوایە کچێنی خۆم لە دەست نەئەدا پرسیار ئێستا بیر ئەکەیتەوە کە بۆ ڕازی بووی ئێستا فامەکەمەوە لە شتی خۆم ئێستا ئەڵێم بۆ وام کرد لە خۆم جاری وایە فکر ئەکەمەوە بەبا یەکێکە لەوانەی لە ناو گرتوخانەکەدا بوو ئەمەش لە یەکێ لە چاوپێکەوتنەکاندا گفتوگۆی لەگەڵدا کراوە بەبا ئەڵێم ئاخۆ مستەقبەلی ئێمە چی ئەبێ بەخوای هەر سجنەکە باشە چانیە کەس تەعەدامان لێ ناکا کەس دەستمان بۆ نابات چانیە پیاو قسەمان لەگەڵ ناکا بەخوای جاری وایە
ئاوا فکر ئەکەم لەبەر خۆمەوە ئەگریم، لەبەر خۆمەوە پێ ئەکەنم، دەمێ قسە ئەکەم، بەخوا وەک شێتم لێ هاتووە، ناهەقیشم نییە. قسەیەکی وا ئەکەم لە قانونا جێی نابێتەوە. لە دوێنێشەوە چیم کردبێ ماسیحەم هێنابوو ئەموت سوار نابن، بە قورئان قسەی وا ئەکەم ئەم کچە هەمیشە لە خەوێکی سەیرا دەژیا. باوەڕی وابوو کە ماسیحەیەک دەهێنێت و هەموو کچەکان سواری دەبن و دەفڕن، وەک ئەوەی لە هەندێک فلم کارتۆندا هەیە. پرسیار: دوایی چیت بەسەر هات؟ ئەو ژنەی مووسڵی پیاوێکی بۆ هێنام بە ناوی با، خەڵکی هەولێر بوو، بە 2 ملیۆنی سەدام کردنی بەژن. ئیتر دوای ئەویش چەند عەرەب هاتن، هەموو پیس و چڵکن، هەر بێزت نەدەهات سەیریان بکەی. یعنی ئەو شتانی کردومە هیچی بە زەوقی خۆم نەبوون، دەستی خۆم داغ دەکەم، من کەسوکارم وای لێ کردم. پرسیار: کوڕەکانی سین نەدەهات نەلات؟ بەڵێ. فا و سین ناوەکان لەسەر هەمان وەزنن، یەکێک بوو لەو خاڵانەی وای کرد باوەڕ بە قسەکانی بکەم. پرسیار: مێردی هەبوو؟ بەڵێ، بە زیاتر لەگەڵیان نەدەژیا، بەعزێ جارە هاتە ئەوێ لەگەڵ یەکێک لە کچەکان دەخەوت و دەڕۆی، ئەویش کاری هەر ئەو شتانە بوو. پرسیار: ئێوە زۆر بوون یان هەر ئەوەندەی باست کرد؟ نا، ئەوەندە زۆر بووین لە بژاردن نەدەهات، دایم خەڵکی تازە دەهات، ئەو تیجارەتی دەکرد بە کچ و ژنەوە. پرسیار: ماڵی لە چ گەڕەکێ بوو؟ ئەوەندەی من لەوێ بووم زیاد لە 20 گەڕەکی گۆڕی، دەترسا ئەمر قەبزی دەرچێت. اینجا خانووی گەورەی دەگرت، زەمانەی حکوومەت وانە بوو وەک ئێستا بە ئاشکرایی. پرسیار: ئیشی پێدەکردن هی ناو ماڵەکەی؟ نا، خەدامەی هەبوو، بەس ماڵی خاوێن دەکرد. دوان معەدەل بەوانی دەوت ئێوە کاری سێکسی مەکەن، بەس ماڵ پاک بکەنەوە، هی پیر و شتی وا. پرسیار: شتی زۆر بۆ دەکردن مەساڕیف؟ بەڵێ، ئەو مەسرەفی دەکردین، بەڵام غەدری زۆر لێ دەکردین. پرسیار: وەک چی؟ وەک لە نان خواردن، لە شتکڕین، هەتا ماکسێکی دەکرد بۆمان 1000 جاری دەیبۆڵان، سانتی بۆ نەدەکڕین، نەی دەبردین بۆ عیادا، کڕین و فرۆشتنی دنیای پێوە دەکردین. پرسیار: پارەی کڕیارەکانی نەئەدا بە ئێوە؟ نا، هەر خۆی وەری دەگرت و خۆی حسابی دەکرد. پرسیار: هیچ نەدەچوونە بازاڕ؟ نا، بازارمان بەچاو نەدەبینی، خۆی شتی دەکڕی. پرسیار: کڕیارەکان حەزیانە کرد ئێوە چۆن بن، مەسەلەن مکیاج بکەنیان؟ بەڵێ، زۆر حەزیانە کرد مکیاجمان پێوە بێ، قژمان بەررەینەوە. من قژم لەژێر ئەژنۆم بوو، ئەتوت قەترەیە، ئەوە نەجوان بوو، ئەیانوت ئیلا ئەبێ بەری دەیتەوە، ڕەسمم هەیە لە کامێرا. پرسیار: کڕیارەکان حەزیانە کرد ڕووتان بکەنەوە یان هەر بە پەلە بوون؟ زۆر حەزیان دەکرد ڕووتمان بکەنەوە. پرسیار: خەڵکی کوێ ئەهاتنە ماڵی سین زیاتر؟ وەڵا هەموو نەوعێ، زیاتر کوردی مووسڵ یان هەولێر، عەرەبیش دەهاتن، بەس کەمەکەمە، زابط و ڕائید و شتی وا، مەدەنی عەرەب کەم دەهات. پرسیار: بۆ؟ وەڵا نازانم، ئەوسا زەمانەی سەدام گرانی بوو، عەرەبەکانیش ئەوەندە پارەیان نەبوو. پرسیار: با ئەوەی تۆی کرد بەژن، خۆی ژنی هەبوو؟ ئەی چۆن؟ بەگرتیشمدا، چونکە ئەو دوایی منی خەڵەتان، وتی مارەت دەکەم، شەڕی کرد لەگەڵ ماڵی سین و وتی مادام خۆم کردومەتە ژن دەبێ بیبم بۆ خۆم. ئەمنیش مناڵ بووم، کەر بووم، ڕاستی خۆشە، وام دەزانی ڕاست دەکات کە دەڵێ خۆشم دەوێی. منیش پێم داگرت کە لەگەڵی هەر دەڕۆم، تومە سین دەزانێ ئەو فێڵم لێ دەکا و مارەم ناکات، پارەم پێ پەیدا دەکا، خۆشی دەڵاڵە. وەڵا منی برد لەگەڵ باوکم ڕێکەوتن، منیان نا بە پیاوێک لە کەرکووک بە ماڵێ. ئەم ماڵە زۆر ناسراوە، لە یەکێ لە گەڕەکەکانی کەرکووک دەژین و لەبەرباری ئەمنی لە توێژینەوەکەدا ناتوانین ناوی بەرین و تەنیا بە تیپی لام ئاماژەی پێدەدەین، چونکە لەوانەیە گەر بە یەکەم پیتی ناوەکەی خۆشی باسی بکەین هەر بناسرێتەوە. پرسیار: ئیشی چی بوو؟ هەر دەڵاڵی، هیچی تری نەدەکرد. ئەمە هەر جەماعەتی ناوی یەکێک لە بەرپرسەکان باس دەکات کە ناکرێت کورتکراوەکەشی باس بکەین، دەهات نەماڵیان. تێبینی لە ڕاستیدا سین باسی ئەو بەرپرسە دەکات و دەڵێت جەماعەتی حیمایەکانی دەهاتن. شایانی باسە ناوی بەرپرسەکە نابا، لێرەدا ئاماژە دەدەین بە دوو ڕاستی حاشا هەڵنەگەر. هێشتا عێراق و کوردستان هێندە ئەمین و پڕ ئاسایش نییە کە بتوانین بە ڕاشکاوانە ناوەکان دیاری بکەین.
چونکە هێشتا خەڵک دەتوانێت سربەستانە چەکدار بێ. دووەم، پێویستە ئەوە بزانین کە ئەگەری خراپ بەکارهێنانی ناوی بەرپرسەکان هەیە، بەڵام ئەمە جارێکی تر لاوازی دەسەڵاتە لەو خاڵەدا کە بە ئاسانی دەرفەتی کردووەتەوە بۆ ئەم جۆرە باسکردنانە. مەبەستمانەوە نییە کە دەسەڵات دەبێت سەرکوتی ئازادی بکە، بەڵکو پێویستە کەسێتی خەڵکی بەرپرس لەو ئاستەدا بێت کە دەرفەت بۆ ئەم جۆرە خروقاتانە نەبێت. پرسیار: چۆن سەردەمانی حکوومەتی بەعەس دەیانتوانی بێن بۆ کەرکووک؟ جا بۆ دەترسێم وا بزانی لەو زەمانەی خەڵکی وا دەهات هەر سەرت سڕنێ. من نازانم، خۆیان دەیانوت ئێمە جەماعەتی ئەوین. کوڕەکەی لامیش و ژنەکەی سەریان بڕی و کوشتیان و من زانیم کە کێ کوشتی. خەڵکی ڕانیە بوو، دەیوت من بۆ کاری سێکسی دێمە کەرکووک. پرسیار: کڕیارەکان کێ بوون؟ کوڕێک بە ناوی واو لە لای کاک بۆشایی بوو. خەڵکی تریش زۆر دەهاتن، مەسئول بوون، حیمایان لەگەڵ بوو. پرسیار: کێی تر؟ ناویان باش نازانم، بەس زیاد لە 100 مەسئول هاتوونەتە لام، جگە لە مەسئولی هەولێر و سلێمانی. بەڵام کارم پێیان نییە، ئەوان ناتوانین ناویان بدەین، چونکە بۆ خۆیان حکوومەتن، دوایی لە حەقی خۆیان خۆش نابن. حکوومەتەکەشی ئەوە نییە کە بەربووین دەمان کوژن. پرسیار: دوای ماڵی لام چیت بەسەر هات؟ با هێنامی بۆ سلێمانی لە گەڕەکی زەرگەتەی کۆن، با ئیش ئامۆزای ڕائی کوشتووە. ئەو کوڕە زیاد لە 100 جار هاتە داوام لە ماڵی با، دراو سێمان بوو، بەڵام با هەر دەیوت من نایدەمەش و تیجارەتی پێوە دەکەم. ئیتر خوای من کە ئەو کوڕەی کوشت ڕای کرد، ئیتر منیان بردە ماڵێک، دیسان دەڵاڵیان پێوە دەکردم. پرسیار: چۆن ئەو هەموو کاتە سکت نەبوو؟ با جارێک بوو مناڵەکەم فرێدا، 6 مانگیش بوو، بە دەرزی کوشتیان، اینجا من حەم دەکرد، حەبیان ئەدامێ و زوو ماڵی دەڵاڵەکان دەرزی منحیان لێ ئەدام. زکم ئەوەندە ئەستور بوو تەنانەت عادەش نەدەبووم. پرسیار: کڕیان لە هەولێر زیاتر بوونیان لە مووسڵیان لەکوێ؟ بەخوای لە مووسڵ زۆر بوو، بەس لە سلێمانی و هەولێر ماڵە دەڵاڵەکان زۆرن. جا نازانم من لە مووسڵ بەس ماڵی سینم دەناسی یا چی؟ پرسیار: ئەو پیاوانە کە دەهاتن لە ڕووی سێکسیەوە زیاتر خەمی خۆیان بوو یان ئێوەش؟ وەڵا بەس خۆیان تێرکەن و بڕۆن، مەگەر چۆن هایەکی ویژدانی باە، دەیگوت تۆش چێژت لە سێکسەکە بینی دەنا هەر بۆ خۆیان. پرسیار: کەس هەبوو بێت بەڵام نەیکات لەبەر شتێ؟ سەرەتا لە ماڵی سین خەڵکیان زۆر دەهێنا، هەرکە دەهات نەژوور بەزەییان پیامدا دەهات، دەیانوت زۆر منداڵە. بازێ لە خۆمی دەپرسی دەیوت سێکس ناکەم لەگەڵت، زۆر منداڵی، بۆ وا دەکەی؟ ئەمنیش دەمگوت بابوودایکی خۆم نەبوون، فرۆشتیانم، من دەسەڵاتم نییە. ئیتر زۆر بەزەییان پیامدا دەهات، دەیانگوت باشە نایکەین، بەس لە لای سین قسان مەکە. پرسیار: بۆ؟ چونکە گەر سین بیزانایە من ڕاستی بەوان دەڵێم تووڕە دەبوو یان نەدەبوو. ئەوە لە ماڵی هەموو دەڵاڵێک وایە، نابێت تۆ قسان بکەیت، گەر مشتەری ڕۆی هیچی نەکرد ئەوە تۆ محاسەبە دەکرای. دەیانگوت دیارە بەدڵی وید نەکردووە. اینجا بازێ پیاو بێویژدان بوون، نەک هەر بەزەییان پیادانە دەهات، بەڵکە شکایەتیشیان لێت دەکرد، دەیانگوت ئەوەی بۆ نەکردوین، ئەوەی نەکرد. لە ماڵی ئەو باە دەردەم چرشت، بەخوای دەمگوت لەسەر جادە و کەلاوەکان دەخەوم، بەس ڕزگارم بێ لەو زاڵمەی. زۆر بێناموز بوو، هیچی بە خەیاڵدا نەدەهات، ژن و منداڵی تووشی ئەو دەردەکرد بوو. پرسیار: بۆ لە ماڵی ئەو زۆر بێزار بووی؟ ناڵێم 100 جار بووە خەڵک هاتوون شکاتیان لێت دەکردم. اینجا خەڵکی کەرکووک زۆر ڕەزیلن، بڕوا بکەشتی وا پیسم نەدیوە بە هەموو عمرم. 1 سەعات معامەلەیانە کرد، ئەو جادە هاتنە ژوور. کە دەشهاتن خێرا دەیانویست 2 تا 3 جار سێکس بکەن، هەر بەو پارەیە. اینجا پیس و پۆخەڵ، بەس هیچ لێمانی وانین، ماڵە دەڵاڵەکە چەند بڵێ ئەیدەن، هیچ معامەلە ناکەن، هەمووش خەڵکی مسەقەفن، پاکن، بۆن لە خۆیان دەدەن، زۆر ئەزیێتت نادەن. بڕوا بکە بەو قورئانەی من لەوەتی ئەو کارم پێدەکەن، هێشتا بە ئەمری خۆمم نەدید یەکێ خەڵکی مووسڵ، بەغدا یان کەرکووک پیاوی باش بن، مەگەر چۆنەها. پرسیار: لە چیا زۆر فەرقت دەبینی؟ سلێمانیەکە هەرچی بوو باشتر بوون، زیاتر مسەقەف بوون، هەولێریش مسەقەف بوون، بەس وەکی سلێمانی نەبوون، بەڵام لە سلێمانی زیاتر بە ڕێگای نادروست سێکسیان دەویست، بەڵام چەندی داوامان کردایە ڕازی بوون، بەس کەرکووکی وا نەبوون.
پرسیار ئەی لە مووسڵ ئەوانیش زۆر شارەزا نەبوون بەس لەو ئەخیرانەی هەمویان گۆڕابوون سەتەلایت و شتی وا فێری کردن. پرسیار لەو شارانەی تۆ دیت کام کڕیار زۆر باشن یان شتیان زۆر ناوێت یان زۆر داوای سێکسی نادروست ناکەن ئیزعاجتان بکەن؟ ئامن بە نیسبەت سێکسی نادروست زۆر خەمم لێی نەبوو. پرسیار بۆ هەموو ئەوانی چاوپێکەوتنیان لەگەڵ کراوە دەڵێن بە سێکسی نادروست ئیزعاجین. ئەمن هەر یەکەم جار لە خاڵ و برایەکەمەوە بە سێکسی نادروست دەستیان پێکرد. اینجا پاشیویش لە ماڵی سین تا ماوەیەک بەس بۆ ئەوەی مشتریەکی دەوڵەمەندی ببێ هەر بە ڕێگای سێکسی نادروست کاریان پێدەکردم. ئیتر من وام زانی ژنومێردایەتی هەروایە ئیتر ڕاهاتم دەشترسان ببم بە ژن وام دەزانی ئازارم دەبێ بۆیە سێکسی نادروستم پێخۆشتر بوو. پرسیار لە کاتی سێکسی نادروستدا ئازارت نەدەبوو؟ کوڕە بەرێوەڵڵا لە پێشا ئازاری زۆرە من تەنانەت دووچاری نەزیفیش بووم بەڵام پاشتر ڕاهاتم و ئێستا لەگەڵ جیهازی تەناسولیم هیچ جیاوازی نییە. پرسیار یعنی تۆ گەر یەکێ داوای سێکسی نادروست بکات پێت ناخۆش نییە؟ وەڵا هێشتا سێکسی نادروست سەر ئێشەم کەمترە تا سێکسی دروست بەدەم پێکەنینەوە. پرسیار ئەی لە کاتی سێکسدا چی تۆ زۆر بێزار دەکات؟ ئەو پیاوانەم زۆر ڕق لێ دەبێتەوە کە بە مەکر و نازن یان بازێک خۆی پیرە ناتوانێت و بەهانە دەگرێ پێکەنی و سەری داخست و دەستی گر بەدەمیەوە. پرسیار چییە شەرم دەکەی؟ ئەزانی چی دوول لە ڕوود بازێ خوێڕی و بێناموس شتی وامان پێ دەڵێن هەرمە پرسە یان پێمان دەڵێن وەرە یان شتی وا بێمانە دەکەن کوڕە خۆ پیا و وەک ژن نین هەر شەرم ناکەن. پرسیار کەس هەبوو لە کاتی سێکسدا حەز بکات لێت بدات؟ زۆر هەن. ئێستا لە هەولێر پیاوێک بوو دوو کوڕی گەنجی معدل لەگەڵ خۆشی دەهێنا بۆ ماڵی نون دەڵاڵ بوو مۆزەفیش بوو. ئەو پیاوە هاتایە من و کچێکی تری لێبوو کەرکووکی بوو لەرزمان لێدەهات ئەوە هەرسیان دەهات نەژوور بۆ گیانمان لێشیان ئەداین ئینجا سێکسیان لەگەڵ دەکردین. پرسیار چۆن؟ هەرسێکیان پێکەوە دەهات نەژوور اینجا وەک یاری تۆپان ئەو ئەیدام بەو ئەو بەوی تر ئاوا اینجا زلەیان دەهاویشت اینجا جغارەیان لەسەر جەستەم دەکوژاندەوە. دوو جار ئەوە جێگەکەی پیشانت بدەم بەڕاستی وابوو لە چەند جێگەیەک چەند جار جگەرەیان بە بەشی دواوەی جەستەیە کوژاندبووەوە. ئیتر زریکانم وتم دەڕۆم لێرە تووڕە بووم وتم بەنون دەچم شکات دەکەم ئیتر ترسان بردمیان دۆندرمە و شتی وایان بۆ کڕیم وتی ئەوە سەرخۆش بوون ئیتر ناهێڵم بێن. پرسیار گەنج بوون؟ وەڵایەکیان تۆزێ بە تەمەنتر بوو وەکی باوکو و کوڕ. پرسیار چۆن نون ڕازی دەبوو سیان پێکەوە بێنە ژوور؟ ئەو پێشی خۆش بوو چونکە هەرکەس دوانبوونیاسیان ئەوە پارەی زیاتر ئەدەن. ئێستا لە ماڵی با وابوو دوو پیاو پات بانایە ژوور پارەی زیاتری دەسەن گەر یەک پات نایە کەمتر دەبوو. پرسیار لە ماڵی با گەردوان پاتایە چۆن بوو؟ هەردەیان کوشتم. ئەوەی سین باسی دەکا ناگێڕێتەوە ئەوەندە بە شێوەیەکی نامرۆیانە دەکرێت. پرسیار بۆچی ڕازی دەبووی بەو شتانە؟ من لە ماڵی دەڵاڵەکان نەمدەتوانی قسام بکەم منیش لە پێشان مناڵ بووم هیچم نەدەزانی هەرچیان بوو تا دەم کرد بەس دەرم نەکەن یا لێم نەدەن. ئێستا فام دەکەمەوە بەخوا ئەقڵم وەکو ئێستا بواە گویان دەخواروان پێ دەکەن یەکسەر دەچم شکار دەکەم. ئەی من بۆ شکاتم لە بائیش کردووە ئێستاوە ئەویش گیراوە چونکە ئەو دەردی زۆر دامێ هەر دەیگوت ئەمن مێرتم من نەمکردی بەژن من پارەی کچێنیتم داوە. پرسیار ماڵە دەڵاڵەکان کەس هەبوو باش بێ لەگەڵتا؟ هیچ شتی وانییە. ئەوەشی دەڵە ماڵە دەڵاڵێک هەنە و باشە دوول لە ڕوود دەڵێم گوت خوارد بابی خۆم داکی خۆم مەبەستی دایک و باوکە ڕاستیەکەیە دوول لە ڕووی جەنابە دەڵاڵ بن باش نین هەموو غەدر دەکەن. پرسیار ماڵە دەڵاڵەکان زۆرن؟ هەر زۆر جا دەچیە هەر کۆڵانێ دەڵاڵێک هەنە. پرسیار باشە ئەوەنەی لە ماڵی دەڵاڵەکان بووی زیاتر بینیت کچی وەک تۆ ئەو کارەی پێدەکەن یان کچی ماڵەکانیش هەڵدەخەڵەتێنن؟ من زۆر گەڕام ماڵم زۆر بینیوە ئێستا بەز ناو ڕەنگە 100 ناوم لەبەر بێ ئەوانەیەک بێویژدانن خەڵک هەبوو دەهات لەگەڵ کوڕێک مەسەلەن دڵداری خۆی بوو حەزی لێ کردبوو دەیانگوت مادام شوێنمان لە بۆ کردوون دەبێ بۆ خەڵکیش بێت و سێکس بکات
یان کوڕیان دەهێنا بە پارە کچی ڕازی دەکرد بێتە ماڵی ئەو دەڵاڵە و شتی وایان پێ دەکرد و دواییش هەڕەشەیان لێ دەکرد دەیانگوت ڕەسمان گرتووی دەیدەینە بابت یان برات. پرسیار مەسەلەن ماڵە دەڵاڵێک لێرەیان لە هەولێر چۆن کچی دەست دەکەوێت بەشکم یەکێکی وەک تۆ نەبێ کە بفرۆشرێ چۆن ژن بۆ کڕیارەکان پەیدا دەکات. لە بازاڕە گەڕێن لە هەندێک لە ساڵۆنەکان ڕەفیقیان هەیە یان بە شاگردێکی ساڵۆن خەڵکیان پەیدا دەکرد یان هەندێک لە سایق تەکسیەکان زۆر ئەوان خەڵکیان بۆ پەیدا دەکردن. پرسیار لە سلێمانی کرد زۆر توش بووە؟ هەر زۆر بە تایبەت لە ناو تەلەبە و شتی وادا زۆر دەهاتنە ماڵی با یان ماڵی دال شایانی باسە ئەم دوانە هەردووکیان پیاون یان ماڵی سین لە سلێمانی ئیتر ماڵی نون و پا و ماڵی سین و هەموو وەڵا هەموو تەلەبە بوون دەهاتنە ماڵیان. پرسیار لە یەکەم جاری ژوا بوو ئەم ئیشە؟ من بزانم ماوەی 2 ساڵە زۆر بووە. هەر سەدام ڕووخا دنیا هەمووی تێک چوو من بە چاوی خۆم مەلام دیوە هاتووە کاری سێکسی کردووە یا ژنم بینیوە حیجابی هەبووە. پرسیار کڕیارەکان گوێ ئەدەنە پاک و خاوێنی لەش فرۆشەکان؟ هەندێکیان زۆر نا بەس مهمە ڕوود بێ و قژی درێژ بێ و زۆر مەکر نەکا. پرسیار بۆ مەکر نەکات یان وەک چی؟ مەسەلەن پیان ناخۆشە زۆر بجوڵێ یان نەهێڵێ یان بڵێت ئازارم هەیە دەڵێن بۆ دەیکەی مادام ئەوە ئیشتا قسان مەکە. پرسیار تۆ بەربی دەگەڕێیتەوە سەرم ئیشا؟ من بۆ خۆم ڕقم لە کاری سێکسیە بەس من لەکوێ جێیەکم بۆ دەکەنەوە بەخوای من هەموو شەو بەکچەکانیش دەڵێم ئەوە پرسیار بکە لێیان دەڵێم سجنەکەمان چاترە. باشە کەس هەیە حەز بەو سجنە پیسەی بکە بەڵام چانیە کەس هیچە لێ ناکە. من ئەوەندەم ئیسراحەت بۆ لە ژیانی خۆم کە لەو سجنەم ئێستا وا ناو گیانم هەمووی خەریکە تون دەبێتەوە بڕوا بکە عیبیشە ئەو قسەیە دەکەم بەس لە هەموو کەس بۆ من فەرستری وام لێ هاتبوو پێشی بگیرێم معدل شەرمم بە خۆم دەکرد دەچوومە ناو هەر مجلیسەیان پیاوان کە دەهاتن یەک بە خۆم دەمرم ناوگیانم بڵقەبڵقی دێ وەکی تر هەر قاچم بڵندکەم دەجال لەسەر یەک دەنگی لێ دەردەچێ. ئەمن نەشم دەوێرا پچمەکن دکتۆر و شتیوە لەوەتێ ئەو هەژمانگە لەنا ئەو سجنەم باش بووم عیبم لێ نەماوە. پرسیار بۆچی سجنت پێ چاکترە؟ گەر سجن نەبێ دەبێ یا لە جادە بم شەوان پیاوان بەبێ پارەش تەعەدام لێ بکەن یان بە ناچاری خۆم بچمەوە ماڵی دەڵاڵەکان. پرسیار لە ژیانی خۆت ڕۆژێکی خۆشم پێ دەڵێی بەبیرم نایەت تۆزێ وەستا ئینجاوتین یەک ڕۆژ زۆر حەزم لە دەرەوە بوو لە مووسڵ بەس نایان دەهێش بچین منیش خۆم نەخۆش بووم بەستکم دێشا ویان زانیرە خۆڵە کوێرەمە بردیانم وەڵا قژم درێژ بوو هەر پیاو بوو سەیری دەکرد کوڕێک زۆر جوان بوو سەیری دەکردم لە بەردەم دوکانێ ساردی وشتی وای دەخوارد وەڵا هەر سەیری کرد ساردیشی بڵند کردبوو هەمووی ڕژا بە دەموچاویە لە کونەلوتی هاتە دەر ئەمنیش زۆر پێکەنیم. پرسیار ئەی ڕۆژێک ناخۆش بوو بێت لەو کاتەی فامم کردوتەوە بەشم هەر نەگبەتی بووە یەکێ بفرۆشرێ ئەبێت خۆشیەک ببینێ حەز دەکەم بمرم نازانم من گوناحم چی بوو خۆ چیم کەمترە لەو خەڵکانە. پرسیار حەزت لە چ ڕەنگە؟ حەزم لە ڕەنگی سوورە یان مۆر ئیتر ئاوە. گوێگری ئازیز لە میانەی بەسەرهاتی دووهەمدا چەند تێبینیەک هاتووە کە هەوڵ دەدەین بە پێی ژمارە بە دوای یەکتریە ئەو تێبینیانەی توێژەرت بۆ بخوێنینەوە. تێبینی ژمارەیە بە شێوەیەکی گشتی ئەم کچە کەسێتێکی ناجێگیری هەبوو چونکە ئەم کچە زۆربەی کات لە خۆی دەدا و هەڵچوونی نائاسایی هەبوو ئەوەی کە زۆر بە ئاشکرا پێوەی دیار بوو زۆر پێویستی بە سۆز هەبوو. بەنمونە هەر پیاوێک سۆزێکی پێبدایە گرنگ نەبوو تەمەنی چەندە یان چکارەیە یان لەکوێدایە بەڵکو سین ڕاستەوخۆ باوەڕی پێدەکرد. ئەم کچە تاکە شتێک کە بەلایەوە گرنگ بوو بریتی بوو لە خۆشەویستی نەک سێکس چونکە زۆر جار لە گرتوخانە دەخرایە مەحجەرەوە لەسەر ئاڵوگۆڕی نامە لەگەڵ سژنی پیاوانە بەڵام کاتێ پێمان دەوت
ئەو پیاوانە تۆیان بە تەنیا بۆ سێکس دەوێت کەچی ئەو هیچ باوەڕی بەم ڕاستیە نەبوو بەڵکو ڕاستەوخۆ دەکەوتە دوای خۆشەویستیان و ئەوانیش دەستیان دەبڕی. تێبینی ژمارە 2 شایەنی باسا سین زۆر ئارەزووی دەکرێت کە فێری نووسین ببێت و بە تایبەت وشەی دایک بنووسێت. فرین یەکێک بوو لە خەونە هەرە خۆشەکانی سین و هەمیشە دەیوت ئێمەی ئەوانەی مادەی 3 و 4 بەغائین دەفرین. دەهات و ماسیحەی گرتوخانی دەهێنا و باوانی تری دەوت نایان سەرکەون ئەوە ئێستا دەفرین. لە ڕاستیدا ئەم کچە بە هیچ شێوەیەک نزیک نەدەبەوە لەوانەی کە لەسەر مادەیەکی یاسایی ئاسایی گیرابوون بەڵکو بە تەنیا لەوانە نزیک دەبەوە کە لەسەر مادەی 3 و 4 بەغا گیراون و قسەی لەگەڵدا دەکردن و دەیوت پێکەوە هەمومان دەفرین. فرێدرانی لە منداڵیدا کاریگەریەکی گەورەی لەسەر سین دروست کردبوو. یەکەمین پرسیار کە سین ئاراستەی ژنە دووگیانەکانی گرتوخانەی دەکرد پێی دەوتن تو ئەو خوایە ئەگەر منداڵەکەت بوو بە خێوی دەکەی یان نا. تووشی بارێکی نائاسایی بوو سەبارەت بە پەیوەندی نێوان منداڵ و دایک. هەر کاتێک کەسێ هەبوو بێت باسی لە براو خوشک و دایک و باوک و خزمە نزیکەکانی بکردایە ئەم کچە تەواو ڕەنگی دەموچاوی دەگۆڕا وەک ئەوەی بڵێیت هەواڵێکی زۆر سەیر و ناخۆشی بیست بێت. تێبینی ژمارە 3 کاتێک لە بەشی یەکەمدا باسمان لە کاریگەری لەشفرۆشی کرد لەسەر ڕەوشی مافی مرۆڤ و بارودۆخی کۆمەڵایەتی و دەرونی، هەروەها بە پێی گریمانەی یەکەمی توێژینەوەکەمان دەڵێن لە یەکەم پرسیارەوە لە سین پێشێلکاریەکانی مافی مرۆڤ دەست پێ دەکات. کاتێک دەڵێت تەمەنم 18 ساڵە و 6 ساڵە لەشفرۆشیم پێوە دەکەن، یان کاتێک دەڵێ بە منداڵی دۆزراومەتەوە و بۆ ئەو مەبەستە بەخێوکراوم. کاتێک سێکس فرۆشی دەڵاڵیکردن بە سێکسەوە دەبێتە پیشە یان کاتێک مرۆڤێک ڕۆژانە چەند کاژێرێک بە دیار پۆرنۆگرافیاوە دادەنیشێت، ئەوە هەر کەس دەبینێت یان بە کاڵایەکی سێکسی یان بە کڕیارێکی سێکس دەیانداتە قەڵەم. هەر بۆیە کاتێک بەناو باوکی سین دەڵێ ئێمە تۆمان بۆ ئەم مەبەستە بەخێو کردووە، ئەوا دەردەکەوێت کە ماوەی 12 ساڵ بیرکردنەوە و تێڕوانینی خێزانێک لەسەر منداڵێک تەنها ساختکردنەوەی کاڵایەکی سێکسی بووە. بەم جۆرەش مرۆڤێک کە هێشتا فێری قسە نەبووە یان ناتوانێت تەنانەت بۆ خواردنیش پشت ببەستێ بەخۆی، ئەوە بازرگانەکانی مرۆڤ بە کاڵایەکی سێکسی زیاتر بە هیچ شتێکی تر نایبیننەوە. هەموو بە هامرۆیەکانیش فەرامۆش دەکەن. تێبینی ژمارە 4 لە ماڵێکدا کە بە هامرۆیەکان تێیدا لاوازە، بەو پێوانەیە کچێک لە ساواییەوە هەڵدەگیرێتەوە بۆ ئەوەی لە داهاتوودا بفرۆشرێت بە بازاڕەکانی سێکس، سەرەڕای ئەوە کە ئەم دیاردەیە بە پێی پێوانەکانی ئەخلاق لە کۆمەلگای کوردیدا کارێکی بەدڕەوشتانەیە، بەڵام هێشتا بە بیانووی ناموسپەرستی دایکی سین هەڕەشە دەکات و دەڵێت ناموست بردوین و دەبێت سیفی شەک لەناو دەمت نێن. قورسترین توندوتیژی سێکسی ئیختیسابە لەلایەن ئەو کەسانەوە کە سێکس لەگەڵ یانە تابووە، وەک باوک و براو مام و خاڵ و تا دوایی. ئەمەش بە تایبەت لە کۆمەلگایەکدا کە ئاینی ئیسلام تیایدا ئاینی سەرەکی بێت و زۆر بە تایبەتریش لە کۆمەلگای کوردیدا. بۆیە کاتێک براکەی سین ئیختیساب دەکا، سین سەرجەم بەها کۆمەڵایەتیەکانی لە لاپ و چەڵ دەبێتەوە و تووشی قەیرانێکی دەرونی گەورە دەبێت، چونکە 12 ساڵە بە برای خۆی دەزانێت. لەلایەکی ترەوە هەڕەشەی کوشتنی ئەو شەوە تا بەیانی هیچی جیاواز نییە لەگەڵ مانەوە لە ژووری لە سێدارەداندا، چونکە سین بە هیچ کلۆجێک باوەڕی نییە کە بۆ بەیانی نایکوژن. گەر تێبینی ئەم کێشەیە و بەرزکردنەوەی نانەکە بکەین کە دوا هەناسەیە کچێکی نەخوێندەوار پەنای بۆ دەبات و ئاماژەیە بۆ ئەو توونوتیژەی کە بە ئەندازەیەکی بەرز بەرامبەر سین کراوە و ناچاری کردووە بێتە کۆیلەیەکی بازاڕەکانی سێکس. تێبینی ژمارە 5 لاوازی پەروەردەی سێکسی لە کۆمەلگای کوردیدا یەکێکە لە هۆکارەکان کە ماڵمەڵەکردن لەگەڵ سێکسدا وەک ژیانی جەنگەڵستان دێڵێتەوە. لەسەرم مەسەلەیە دوو ئاماژەی سادە دەڵێن. یەکەم، کاتێک هێزێکی ئیلاهی وەک ئاین یا میتۆلۆجیایەک نامێنێت و ڕاستەوخۆ براکەی سین ئەزانێت لەگەڵ سیندا خوشک و برانین، هەموو ڕقە جنسیەکانی خۆی بە شێوەیەکی ئاژەڵی پێدەڕێژێ. دووەمیان، کاتێک براکەی سینیان خاڵی سین لە ئوتێلەکەی مووسڵدا بەبێ ڕەزامەندی سین سێکسی لەگەڵدا دەکەن و هەڕەشەی لێ دەکەن کە بە دەڵاڵەکان نەڵێت، ئەوە بۆمان دەردەکەوێت کۆمەلگای پیاوسالاری لە کوردستاندا سەرەڕای دەسەڵاتی ڕەهای خۆی بەسەر ڕەگەزی مێینەدا زۆر دواکەوتوانش ئەزانێ گروتینە سێکسیەکانی خۆی بەتاڵ بکاتەوە. ئەمەش دەرهاویشتەی نەبوونی وشیاری سێکسیە و دەرهاویشتەی نەبوونی خۆشەویستیە بۆ ژیان، بەڵکو لە کۆمەلگایەکی ئاوا دواکەوتوودا ئاسایی دەبێتەوە ئەگەر کەسێک بۆ ساتەوەخت و دەم کاتەکانی لەزەتی خۆی بژی. هەر ئەوە شەوا دەکا خەڵکانێک کە پیشەی سیاسەتیان هەڵبژاردووە بۆ لەزەتێکی کاتی خۆیان
گەورەترین مجازەفە بکەن و بچنە کەرکووک لە سەردەمی ڕووخاوی بەعسدا. تێبینی ژمارە 6 تاکە خەمی باوکەکە ئەوە بووە کە سین نەبوو بێتە ژن. ئەمە ژێکێکی ترە لە ئاماژەکان، چونکە ئەگەر کچێک پەردەی کچێنی مابێت ئەوە کاتی فرۆشتنی بە بازاڕەکان پارەیەکی زۆرتر دەکات، هەروەک چۆن لە ئاماژەی سەرۆکباندەکەی مووسڵ و لەشفرۆشەکانی تردا دیارە. ئەمە لەلایەکی ترەوە کاتێک کڕیارەکان پارەیەکی زیاتر دەدەن بە کچێک کە پەردەی کچێنی مابێ، ئەوەمان بۆ دەسەلمێنێت کە پەردەی کچێنی کاڵایەکی بە نرخە، هەروەک چۆن بۆ ئەوانەی خۆیان بە خاوەنی مێینە دەزانن یان پەردەی کچێنی بە یەکێک لە ناموسەکانی خۆیان دەزانن پارێزگاری لێ دەکەن. ئالەم پەیوەندەدا کاتێ پیاوێک پارەیەکی زۆر دەداتە کچێک کە پەردەی کچێنی مابێت، کۆمەڵە هۆکارێکی لاشعوری کلتوری لە پشتەوەیە کە دەبێتە هاندەر بۆ زۆرێ لەوانەی کە دەسەڵاتیان لە بەردەستایە، وەک ئەو کاریگەریانەی لە بەشی یەکەمدا باسمان کردووە، سەبارەت بە بازرگانی و گەندەڵی کە سەرنجامی لەشفرۆشی دروست دەبن. تێبینی ژمارە 7 سی نوێنای پیاوی لا ناشرین دەبێت، سەرجەم هەموو ئەوانەشی کە پەیوەند بە سێکسەوە هەیە لە لای پیس دەبن. بۆیە زۆر بە سادەیی و بە بەردەوامی دەڵێ پیسی پیاو. ئەمەش یەکێکە لە دەرهاویشتەکانی ئیختیساب و سەرکوێرکردنەوەی متعەی جنسی لە لای ڕەگەزی مێ و دواتریش دەبێتە هۆکار بۆ قێزکردنەوە لە ژیان. هەروەک لە بەشی یەکەمدا و لە بنەما تیۆریەکاندا باسمان کردووە، چێژەکانی سێکس یەکێکە لەو هۆکارانەی کە بەهۆیەوە مرۆڤ هیوای بەرامبەر بە ژیان لەلا دروست دەبێت. تێبینی ژمارە 8 کارەساتی ئیختیسابی براکەی سین تەوژمە گوشارێکی دەرونی گەورە لە یادەوەری سینا دروست دەکات و بە هەمیشەیی پیاو وەک درندەیەک دەبینێت. هەر بۆیە کاتێک پیاوێک خۆشەویستی پێدەبەخشێت ئەگەرچی بڕواناکات، بەڵام دەیەوێت ئومێدێک بۆ خۆی دروست بکات کە جێگەی دایک نەبوون و باوک نەبوون و برانەبوون و تا دەگاتە مێژوو نەبوون بەو خۆشەویستیە پڕ بکاتەوە. تێبینی ژمارە 9 کاتێک سین پڕە لە گازندە لە حکوومەت، هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ نزمی ئاستی وشیاری پۆلیس و دەرەجەدارەکانی. کاتێ دەبینێت ئەوانە هۆکارن و بەشدارن لە کردەوەکانی ئیختیسابدا، بە تایبەت کاتێک پەنا دەباتە بەر پۆلیس و پێیان دەڵێ دایک و باوکی فرۆشتویانە، بەڵام ئەوان هەر باوەڕ ناکەن و جارێکی کە دەیدەنەوە دەست دایک و باوکە تاوانبارەکەی. لەلایەکی تر کاتێک دەڵێ چەند هاوارم کرد، کورە درۆیە، بوختانە، منیان 2 ساڵە فرۆشتووە، بە قسەی دەڵاڵ و بێ ئەخلاقەکانەکە. بۆ ناچن ئەو بابە خوێڕێم بگرن؟ ئاخر خۆ من پێشتر لەشفرۆش نەبووم. هەر کەسێک ساڵێک لە ماڵێکا دانێن 1000 زابط و مەسئول تەعەدای لێ بکە، دواییش بیگرن؟ ئەمانە هۆکارن بۆ ئەوەی لە ڕوانگەی ژیانی سینەوە خەڵکانێکی زۆر چیتر باوەڕ بە حکوومەت نەکات و متمانەی بەرامبەر کەم ببێتەوە. ئەمە ئەوە ناگەێنێ کە سەرجەم سەرکردە سیاسی و هۆشمەندەکانی کۆمەلگایە گەندەڵ بن، بەڵام چەندێک چارەسەرکردنەکەی دوا بکەوێ ئەوەندەش بەشداری حکوومەت لە تاوانەکانە زیاد دەکات. کەواتە باسەکەمان بابەتێکی ڕێژەییە، بۆیە گەر بچینە سەر پێشنیارەکان داوای چارەسەرێکی زیاتر لە دامەزراوە حکوومیەکانەکەین. تێبینی ژمارە 10 لە ڕوانگەی گفتوگۆکانمانەوە لەگەڵ سین جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە ڕێژەی لەشفرۆشی و ماڵی سەرۆکباندەکان زۆر بوون لە کوردستانە، بە تایبەت لە ماوەی 2-3 ساڵی دواییدا. هەروەها ئاماژە دەدات بەوەی کە کەناڵە ئاسمانیەکان و هۆکارەکانی بڵاوکردنەوەی پۆرنۆگرافیا یاریدە دەربوون بۆ ئەوەی خەڵکی کوردستان زیاتر فێری تەکنیکەکانی چێژی سێکس ببێت کە هاندەرێکی باشە بۆ گەرمکردنی بازاڕی لەشفرۆشی. ئێمە لێرەدا مەبەسمان نییە فێرکردنی سێکس و بەرەو پێشبردننی زانستی سێکسۆلۆژی بەکەم بنرخێنین، بەڵام دەتوانین بڵێن سێکسۆلۆژیش وەک هەر زانستێکی تر کەچەکێکی دوو ئاراستە کوژە. دەکرێت بەکاربێنرێ بۆ زیانگەیاندن و چەسانەوەی مرۆڤ، هەروەها دەشکرێت بەکاربێنرێ بۆ فێرکردن و بەرزکردنەوەی ئاستی خۆشیەکانی ژیان لە کۆمەڵدا. تێبینی ژمارە 11 سین ڕقی لە کاری سێکسیە، بەس هەر دەیکات لەبەر ئەوەی جێگەی نییە. گەر تێبینی بکەین ئەم هۆکارە هۆکارێکی جیهانیە و لە بابەتە تیۆریەکانی ئەم توێژینەوەیەدا باسمان کردوون. بۆیە دەڵێین لەشفرۆشی یەکێکی ترە لەو بازاڕانەی کە پانتایی نەعەدالەتی لە کۆمەلگادا بەرفرە دەکات و دەرهاویشتەی قەیرانەکانی بازاڕی و کار و سەرمایە و بە جیهانیبوونی تاوانە، کە ئەمەش یەکێکە لە دیاردەکانی سەردەمی سیستمی جیهانی نوێ. هەر بۆیە لە بەسەرهاتەکانی یەکەمدا میم دەڵێت کە ئەمریکا هات ئیتر ناشمانگرن. لێرەدا سین دەڵێت لە دوای ڕزگاری عێراقەوە لەشفرۆشی تەواو زۆر بووە. ئەمەش ئەو سحرەیە کە بێدەسەڵات و بێپیشتیوانێکی وەک سین ناچار دەکات ئاواتەخواز بێ بە شوێنێک کە ئیتر تیایدا تەعەدای لێ نەکرێت، واتە دەستدرێژی سێکسی نەکرێتە سەر،
یان دەبێتە خەونێکی زۆر گەورەی سین کە سواری ماسیحەکە ببێت و بفرێت و دەربازی ببێت. سین بەوەندەوە ناوەستێت دەیەوێ هەموو ئەوانش کە لەشفرۆشن وەک ئەو گیراون لەگەڵ خۆی ڕزگاریان کە. بۆیە خواستەکانی ناخی دەکەوێتە نێوان دوو بەرداشەوە. یەکێکیان دەیەوێت لە سژنا بمێنێتەوە بۆ ئەوەی چیتر تەعەدای لێ نەکرێت. ئەوی تریان دەیەوێت بچێتە دەرەوە و ئازاد بێت بەڵام بەمەرجێ سێکسی لەگەڵدا نەکرێت. هەروەها ئەم حەز و خواستەش وەک هەر مرۆڤێکی ئاسایی ئیسقات دەکاتە سەر لەشفرۆشەکانی تریش. لە بارێکی وەک سیندا ئەگەر سین کەسێتێکی گۆشەگیری هەبێت ئەگەرێکی زۆری بڕیاردانی خۆکوژی هەیە. لێرەوە دەگەینە ئەو دەرەنجامە احتیمالیەی بەرزی ڕێژی خۆکوژی لە کوردستاندا لە ناو ڕەگەزی مێینەدا جۆرێک لە جۆرەکانی اختصاب بێت. تێبینی ژمارە 12 پۆرنۆگرافیا لە ڕێگای کەناڵە ئاسمانیەکان و ماس میدیاوە زۆر بە خێرایی تەکنەلۆژیای چێژە سێکسیەکانیان گەیاندە کۆمەلگایەک کە بە تەواوی بۆ چەندین سەدە دەبوو سەرکوت کرابوو. بەم جۆرە دەرفەتی تونوتیژی سێکسی دەگاتە ترۆپ چونکە هاوسەنگیەک نییە لە نێوان پێشکەوتنی تەکنەلۆژی و پێشکەوتنی کۆمەڵایەتی و مرۆیی. بە تایبەت کاتێک ئەو کۆمەلگایە لە ڕووی کەلتور و یاسا و سیستمی سیاسیەوە بۆ چەندین سەدا سەرکوت کرابێتن. بەسەر هاتەکانی سێیەم لاپەڕە 139 ناو نون فا کاف تەمەن 14 ساڵ دانیشتووی بەغداد تەمەنی لەشفرۆشی 1 ساڵ ئاستی خوێندەواری 6 سەرەتایی ڕێگای فێربوون ئەنجامی توندوتیژی باوکی ئەم لەشفرۆشە هەڵدێت و سەرۆکباندێک لە گەراجەوە بەرەو شاری سلێمانی بۆ ئەم کارە داڵتەی دەدات. پرسیار باسی ژیانتم بۆ بکە. تەمەنم 14 ساڵە خەڵکی بەغدادم تاکو یەکی متەوەستەم خوێندووە. باوکم مامۆستایە، دایکم ژنی ماڵە، 5 منداڵین، 3 کچ و 2 کوڕ. برا گەورەکەم مەعهەد فەنی تەواو کردووە. برا بچووکەکەم لە 2 متەوەستەیە. من بچووکی هەمویانم. خوشکەکانم تەلەبەن. لە ئەوەڵەوە زروفی مادیمان باش بوو. ماڵی نەنکەم یارمەتیانەداین. دوایی باوکم فیرار بوو. سەدام گوێچکەی بڕی. 1 ساڵیش سجن بوو. ئیتر هەر عسکەر بوو. ئیتر لەگەڵ ئێمە زۆر خراپ بوو. وەزامان باش نەبوو. بە زۆر خوشکێکمی دابەشوو. ئەو خوشکەم ژیانی زۆر ناخۆش بوو. مێردەکەی دەستکورد بوو. هەموو جارێلی ئەدا و ئەهاتەوە ماڵی ئێمە. باوکیشم ئەیناردەوە. ڕۆژێکیان مێردەکەی هات لەگەڵ باوکم بوو بە شەڕێکی زۆر گەورە. شوڕپە هات و مێردەکەی شکاتی لە ئێمە کرد. باوکم گیرا. دوایی بەر بوو. ئیتر دایما نەنکم ئەهات بۆ ماڵمان. لە دایکم تووڕە ئەبوو چونکە کوڕەکە خزمی نەنکم بوو. ئیتر خوشکەکەم 2 منداڵی هەبوو. هاتەوە بۆ ماڵی ئێمە. مێردەکەی تەلاقی دا. دوایی باوکم لە بازار شتێ فرۆشت. مناڵەکانی خوشکەکەم زۆر هار بوون. باوکم دایمە هیلاک بوو کە ئەهاتەوە مناڵەکانی هاروهاجیانە کرد. ئیتر زۆر ڕۆژ شەڕمانە بوو. دایمەن هەرا بوو. باوکم خۆی عەقڵی تێکچوو بوو. زۆر عەسەبی بوو. دایم سەیری ئاوێنەی ئەکرد و ئەیوت من ئەبێ عەمەلیات کەم. ئیتر سەدام ڕووخا. هەموو دراوسێکانمان ئەچوونە دەر. ئەگەڕان پیاسەیانە کرد. باوکم قەت نەیەهێشت ئێمە بچینە دەر. دایم حەزمانە کرد بچینە دەرەوە. باوکم نەیەهێشت. من حەزمە کرد وەکو ڕەفیقەکانم هەندێ شت بکەم بەڵام باوکم دایمە لێی ئەیین. هەموو خەڵک لە مەنتیقەکەمان ئەچوون بۆ سەیری ماڵی سەدام. باوکم نەیهێشت بچین. ئەو زۆر خراپ بوو لەگەڵمان. ئەیود نابێ بێنە کۆڵان. بە زۆر ئەیود ئەبێ ڕەفتە بکەن. ڕۆژێکیان لەگەڵ کچی هاوسێکەمان بە پارەی ئەو قژمان سوبخ کرد. ڕەنگەکەی زەرد بوو. باوکم ئێوارە هاتەوە زۆری لێدام. منیش لە دەستی ڕام کرد بۆ سەر شارع. کە ڕۆشتم چوون بۆ ماڵی پورم. پورم زۆر لێم تووڕە بوو.
و بە زۆر بردمیەوە بە باوکمی وت لێی مەیە. پورم لە مەنتیقەی خۆمان بوو، نزیک بوو. ئیتر پورم ڕۆی باوکم چەقۆی هەڵگرت بمکوژێ. دایکم و خوشکەکەم نەیانهێشت. پیاوی دراوسێکەمان هات و وتی ئەوە بۆ واکەی، ئەوە مناڵە. باوکم وتی کچەکەم بەرەڵا بووە، قژی زەرد کردووە. ئەو وتی خۆ کچەکەی منیش قژی زەرد کردووە. ئیتر باوکم قسەی ناشرینی زۆر کرد. پیاوەکە ڕۆی عاجز بوو. ئەو زۆر باش بوو بۆ مناڵەکانی. کچەکانی هەموو شت بە کەیفی خۆیان ئایان کرد. باوکی قەت تووڕە نەئەبوو. جارێکیان لە سەفی 4 بووم، من لە 2 دەرس ئیکمال بووم. کچەکەی ئەو ڕاستە بوو کەچی باوکی قەشمەری ئەکرد بە کچەکەی. ئەیگوت حەز ئەکات سەفەکە جێ نەهێڵێت. کەچی من باوکم ئەوەندەی لێدام ئەو ئێوارێنی هێشتان بخۆم. ئیتر ئەو شەوە کە دراوسێکەمان ڕۆشتەوە من تا بەیانی گریام، چونکە لە دایکیش نییە. خوشکە گەورەکەشم هەر لە منی ئەیە لە داخی مناڵەکانی و خۆی زۆر لەگەڵ من خراپ بوو. بۆ ماوەی 2 دەقا بێدەنگی دایگرت. پرسیار بیر لە چیەکەیتەوە؟ دوایەوە چیت بەسەر هات؟ کچی ئەو دراوسێمان هاتە لام، دانیشت بووی قسەمانە کرد. پرسیار هەر ئەو شەوە؟ نە، بۆ بەیانی. ئیتر نیوەڕۆ بوو، باوکم هاتەوە، یەکسەر ئەو کچەی دەرکرد. زۆر تووڕە بوو لە من. هاواری کرد لەسەر دایکم و وتی ڕازی نیم کەس بێتە لای کچەکان. ئیتر منیش زۆر خەفەتمە خوار، نەمزانی چی بکەم. تەنانەت ئەچوومە بەر دەرگا لێیانەیەم. دایکم هەموو کاتەیوت وەرە ژوور لەبەر باوکە. ڕۆژێکیان ئاومان نەبوو لەگەڵ ڕەفیقەکانم. خەڵکی مەنتیقەکە هەمووی ئاومانەهێنا لە مەنتیقەیەکی تر لە مزگەوتەکە. براکەم زۆر لێم تووڕە بووتی یان ئابا ئەکەی لەسەر یان ناچی بۆ ئاو. خوشکە گەورەکەم هیچ لە ماڵ دەرناچوو. ئیتر براکەم زۆر تووڕە بوو لێم، بۆیە شەڕمان بوو، لێیدام. منیش هاوارم کرد، ڕام کردە کۆڵان. ئەویش هەڕەشەی لێ کردم. وتی ئێستاچم باوکم بانگەکەم و پێڵم تۆ لە شارع پێکەنی و دزداشەکەت هەڵکردووە. منیش زۆر ترسام، چونکە هەموو جارێ باوکم ئەیوت یەک شت بکەی سژن دەکەم و گوێچکەت ئەبڕم. هەرچیمان کردایە ئەیوت گوێچکەتان ئەبڕم. ئیتر براکەم هەروتی وەرە ژوور، هەر نەچوو. ڕای کرد بە شوێنما. سیارە هات، بینیم لێیدا. بەس بەتوندی نەبوو، سووک بوو. اینجا سیارەکە وەستا. تر من زۆر ترسام. منیش لە ترسا ڕام کرد. یەکسەر هاتم بۆ گەراج، بێم بۆ سلێمانی. لەوێ لە گەراج ژنێکم بینی، ئەو منی هێنا بۆ ئێرە. ئەو ژنە من نەمزانی. وتی لای خۆم ئیشکە، ئەتکەم بە کچی خۆم. منیش زۆرم پێخۆش بوو، بەس نەمزانی فێڵم لێ ئەکا. ئیتر لە پێشا زۆر باش بوو لەگەڵم، دوایی لێم تووڕا بوو. پرسیار ئەو ژنە کە تۆی لە بەغاوە هێنا بۆ ئێرە، ئەو ژنەیە کە ئێستا گیراوە؟ نە، ئەو ژنە پیرتر بوو، نازانم ناوی چی بوو، دە ناوی هەبوو، هەر یەک پیاو ناوێکیەوە. پرسیار چۆن چوویتە گەراجی بەغا؟ چۆنم ژنەت ناسی؟ بۆچی حەزت کردی بۆ شیمال؟ من هیچم نازانی، بەڵام دایمە و کچەی دراوسێمان و هەندێک لە ڕەفیقەکانم باسییانە کرد لە شیمال مەرکەز هەیە، منەظەمە هەیە لەسەر حقوقی مەرئا قساکەن. ئەدبەن بۆ خاریج. ئێمەش ماڵمان نزیک بوو لە گەراجی بەغا. ئیتر کە هاتم لە گەراجەکە زۆر ئەترسام، ئەشگریام. پرسیارم ئەکرد سیارەی شیمال، وەلێیان پرسیم ئەچیت بۆ هەولێر یان سلێمانی؟ منیش ئەمود نازانم ئەو منەظەمەیە لەکوێیە. پرسیار پارەت لەکوێ بوو؟ لە ماڵ، لە جانتای دایکم بردم. کە براکەم سیارە لێیدا، من لە دوور سیرمە کرد. ئەوان چوون بۆ خەستەخانە و من ڕام کرد لە ماڵ. لە ناو جانتای دایکم پارەم دەرهێنا و ڕام کرد، چونکە ترسام. لە گەراج حەزمە کرد لە نزیک ژنەکان بۆستم و ئەو ژنە هاتە پێش و وتی ئەو منەظەمەیەت بۆ چییە؟ منیش گریام و وتم باوکمەم کوژێ، ڕام کردووە. ئەویش وتی مەترسە، وەرە لای من، پارەی سیارەشی بۆیە، لە فەرشی بۆ کڕیم، ساردیشی بۆ کڕیم. باش بوو لە یەکەمین جارە لەگەڵما. پرسیار ئەی خۆت پارەت پێ نەبوو؟ با، بەڵام کەم بوو، لە دزدانەکەی دایکم بردم. ئەوان پێیانە وتم ئەو منەظەمەیە وەک فندقە، هەموو شتێک لەسەر خۆیانە و هەموو شتت بۆ ئەکەن. منیش زۆرم نەهێنا، تەنانەت جلیشم نەهێنا. پرسیار ئەو ژنە ناوی چی بوو یەکەم جار لە گەراجەکە بینیت؟ عمری چەند بوو؟ ئەو ژنە لەوێ وتی ناوم باە. بەس کە هاتین بۆ ماڵ، یەکێک ئەیوت سین و یەکێک ئەیوت با و ئەلف و میم و ناوی زۆر بوو، نازانم بەڕاستی کامە بوو. لە ناو پاسەکە زۆر باش بوو لەگەڵم، کەچی دوایی لە ماڵ زۆر خراپ بوو. پرسیار زۆر مایتەوە لە ماڵیان؟ نە، کە گەیشتین تەقریبەن ئێوارە بوو،
خەریک بوو ئەبوو بە شەو ماڵەکەی زۆر قەڵەباڵغ بوو 3-4 کچی لێ بوو وتی ئەمانە کچمن تۆش وەک ئەمان 2-3 پیاوی شیرێ بوو نەمدەزانی کامە باوکیانە ئەوان عەرەبیان نەئەزانی بە ژنەکە قسەی لەگەڵا کردم 30 شەو لەوێ بوو من زۆرە ترسام نازانم بۆ پرسیار لە چی ئەترسای هەموو سەیری منیان ئەکرد و قسەیانە کرد و پێ ئەکەنین هەر یەکەم شەو ئەو حەجیە بە منی ئەوت هەستەوە لە لای خۆم لەسەر قەنەفە دانیشت بوو تێبینی مەبەستی لە حاجیە وشەی حەجیەیە لە زمانی عەرەبیدا بە شێوەیەکی گشتیش بە ژنێکی بەتەمەن دەوترێت کە لێرەدا زیاتر مەبەستی لەو ژنەیە کە لە گەراجەوە لەگەڵ خۆی داهێنا بووی کە هەستام بچمە لای کەچی یەکێک لەو پیاوانە نەمزانی کامەیان بوو سیان بوون لەسەر قەنەفەیەک دانیشت بوون کە هەڵسامە سەر پێ یەک دانەیان کێشا بە سمتمدا منیش قیژانم ئاوڕم دایەوە هەمویان پێدەکەنین ئیتر لە خۆمەوە زۆر ترسام ژنەکەش هیچ قسەی نەکرد بەزوتی بۆ وەگری قەیچێکە سوعبەتە شەو کە خەوتی من زۆر خەوم لێ نەئەکەوت حاجی لای خۆیەوە جێی بۆ داخستم کەچی نیوە شەوێکێ لە کوڕەکان لەسەر قەنەفەکە خەوت بوو لەپڕ دەستی کرد بەژێر بەتانیەکەیە زۆر تونسنی گرتم منیش زریکان و هەستام و گریام ژنەکە هەڵسا بە کوردی قسەی کرد نازانم وتی چی کوڕەکە ڕۆشت لەو ژوورە وابزانم تووڕە بوو لێی چاوی پڕ بوو لە ئاو گریا دوایی وتی بەیانی زۆر دڵم تەنگ بوو حەزمە کرد بڕۆم ئەو ماڵە زۆر قەڵەباڵغ بوو پڕ بوو لە ژن و پیا و هەمووشیان هەر پێیەکەنین ئەو 30 شەوە کە لەوێ بووم هەر سەیری فلیمیانە کرد و ئەشیان خواردەوە من وام ئەزانی خەو ئەبینم هەندێک جارۆک و فلیمی مسری ئەو عائیلەیەم ئەبینی بەیانەکەی هەڵسام ویستم دەم و چاو بشۆم لە حەمام کاتێک زانیم یەک کەس لە پشتەوە تون گرتمی نووسانمی بە دیوارەکەوە زۆر قایم خۆی پێوە نووسانم لە پشتەوە منیش هاواری حاجیم کرد ئیتر کوڕەکە دەرگای حەمامەکەی داخست و من ئەم قیژان ئەویش بە زۆر دەرپێکەی داکەندم سێکسی کرد پرسیار چۆن هەر بە پێوە خۆی پێوە نووسانم شتێک لە نێوان هەردوو قاچمدا بوو من ئەو کاتا نەم ئەزانی سێکسی پیا وایە کە تەڕ بووم وام زانی میزی پیا کردووم ئەوانیش لە دەرەوە هەموو هاواریانە کرد ئەیان کێشا بە دەرگاکەدا ئەو تون دەمی گرت بوو ئەی مژی ئیتر کە تەواو بوو دەرگاکەی کردەوە دیار بوو بە شەڕیان من هەر لە حەمامەکە کەوتم ئەگریام نەمزانی چییە ئەو حاجیە لێی پرسیم خوێنە هەبوو بردمیە ژوور ئیتر خۆشی دزداشەکەمی هەڵدایەوە سەیری کردم و بردمیە دەرەوە وتم ئەڕۆم من نەهاتوم بۆ ئێرە من ئەڕۆم بۆ ئەو منەظەمەیە وازم لێبێنن ئیتر ژنەکە درۆی لەگەڵ کردم زمان مێشە واتون ئازاری دابووم لێوم ئەوسا بوو حاجیە ئیغفالی کرد و وتی من خەڵگە ناسم لەو منەظەمەیە ئێستا تەلەفۆنیان بۆ ئەکەم بێن ببەن ئەو کوڕەشێتە بۆ وای کرد وتی مەترسە من لەسەر تۆ دەرم کرد ئیتر منیش باوەڕم کرد بەڵام هەرە ترسام نانم بۆ نەدەخورا ژنەکەش هەر خەریکی تەلەفۆن بوو ئیتر تا عەسر خەڵک زۆر هاتن ژنیش و پیاویش هاتن یەکسەر ئەچوونە ژوورەکەی دواوە و منیش لەگەڵ حاجی لە هۆڵەکە دانیشت بووم هەندێک جار کە لە دەرگا ئەدرا منی ئەخستە پشت مەعرەزای نوێنەکان نازانم بۆ هەندێک جاریش کە پیاوەکانە هاتن باش تێنە ئەگەشتم بەس ئێستا هەستەکەم حیوارەکان چی بوون دەستیان بۆ من ڕاکێشا بەڵام حاجەکە ئەیوت نا ئەمە میوانە ڕۆژی سێهەم بوو بەشنەکەم وت ئەو هەموو خەڵکە بۆ دێن وتی من شەریکم هەیە ئیشم هەیە وتم ئەو هەموو ژنە بۆ هەرەچنە ژوور شکم کردبوو بەس ئەو کاتە باش تێنە ئەگەشتم ئیتر 3-4 پیاو هاتن هەموو کەشخە بوون هەر قسەیانە کرد منی لەگەڵ ئەواندانا یەکێکیان بە عەرەبی شتی زۆر لێپرسیم زیاتر لە 100 پرسیاری کرد ئینجا تۆزێک دڵم خۆش بوو چونکە پیاوەکان هەمویان قاتیان لەبەرا بوو زۆر مسەقف بوون پرسیارەکانیان باش بوو حەجیە وتی ئەمانە ئەدبەن بۆ منەظەمەی حقوقی ژن منیش باوەڕم کرد 2 سیارەی لاندگرۆزەری سپی تازەیان پێبوو منیان خستە ناوی بەڵام حەجیە وەرەقەیەکی ئیمزا کرد و یەکێکیان پارەیەکی دایە حەجیەکە بژاردی منەو کاتەیەکەم جار بوو دۆلاری ئەمریکی ببینم بەس نەمزانی دۆلارە بەس کە ژنەکە بژاردی نازانم چەندانە بوو بەس زۆر بوو یمکن 12 یان 15 من هەر سەیری دەستیم کرد وتم حەجیە ئەو پارێز چییە وتی حەقی خواردن و مەصرەفی ڕێگا و هەموو شتەکانە ئەیدەنەوە
یەکسەر وتی تۆ زانی ئەمە چەنە؟ وتم ئەم پارەیە کوردیە یان ئەمریکیە؟ هەموویان پێکەنین. ئیتر حەجیە وتی پارەی تورکیە. قەشمەری کرد. بەس زانیم ئەمریکی بوو. دوایی کە هاتی نەدەر لە ماڵەکە گەڕەکەکە زۆر چۆڵ بوو، وەکی قەریەوا بوو. من لەو 30 ڕۆژە دەرەوەم نەدی بوو، هیچم نەدەزانی. ئیتر سواری سیارە بووین هاتین. تقریباً 35 دقە لە سیارەدا بووین. ئیتر چوین بۆ یەک بازار. پیاوەکان دوانیان لەگەڵم هات، هەموو شتیان بۆ کڕین: پانتۆڵ، پێڵاو، جانتا، مکیاج، ستیان، لیباس، شامپۆ، عەتر، سەعات، مستیلە، 2 قەمیس، خاولی، بیجامە، هەموو شتێ. فڵچەی دان. ئیتر ڕۆشتینەوە بۆ ماڵ. لە سیارەکە پرسیم ئێرە کوێیە؟ ساقەکە وتی سلێمانیە. وتم ئەی ماڵی حەجیە کوێ بوو؟ تی هەر سلێمانی بوو. وتم ئەی بۆ ئەوێ لەلا دێچوو؟ وتی ئەوان فەقیرن لەو گەڕەکەژین. وتم ئێستا چینە کوێ؟ وتی بۆ منەظەمەکە. کەدا بەزیم ماڵێکی زۆر خۆش بوو. پیاوەکە خۆی دەرگای کردەوە. بە سیارەکەەوە چووینە ژوور. اینجا غەرازەکانمیان داگرت و بردمیانە ژوور. لە ماڵەکە ژنێکی قەڵەو لەوێ بوو. 2 کچەکان زۆر قسەیان لەگەڵ نەئەکردم، بەڵام ژن و پیاوەکە زۆر. تاکو بوو بە شەو ماڵەکە میوانیان هات. هەر پیاوە هات و ئەڕۆشتن. زیاتر پیاو ئەهاتن. ژن کەم. بە منیانوت بڕۆ خۆ بشۆ. من خۆم شت و ژنەکە هات. برۆ سمێڵی بۆ کردم. قژی بۆ مجەفیفە کردم. میکیاجی بۆ کردم. عەتری لێدام. ستیانەکەی پێ لەبەر کردم. قاچم و دەستمی بە گوێزان کرد. هەموو گیانم. کە لە حەمام بووم هات سەیری کردم. اینجا وتی بنباڵت و ئەوانت پاککەرەوە. یەکەم جار بوو نەم ئەزانی گوێزانەکە بەکاربێنم. هەموو گیانم بریندار بوو. شەرمیشمە کرد. وتم بۆ؟ وتی دەبێ پاک و خاوێن بی. منیش باوەڕم کرد. بەڵام ئێوارەکەی لە مەطبەخ یەکێ لە کچەکان تۆزێک عەرەبی ئەزانی. وتی تۆ زانی ئێرە کوێیە؟ وتم سلێمانیە. اینجا وتم ئێوەش ڕاتان کردووە لێرە بە خێوتانەکەن؟ کچەکە پێکەنی. جرتێکی بۆ لێدام. دەستی یا بەشانما. وتی یەم عەودە. وتم تۆ کچیە ماڵەی؟ وتی نە، ئێرە ئەو شوێنە نییە. حقوقی ژنی چی و شتی چی. بێعەقڵ مەبە. بڕۆ ڕاکە. تۆ لێرە نامێنی. پارەی باشەکەی. ئیتر زیاتری پێنەوتم. چونکە ژنەکە هات. یەکسەر ئەو ڕۆی چووە ژوورێکی تر دانیشت. ژنەکە وتی ئەو کچە چی پێوتی؟ وتم هیچ. اینجا شەو دژداشەم لەبەر بوو. ژنەکە وتی دەبێت جلەکانی تر لەبەرکەی. ئەڕۆین. منیش خۆم گۆڕی و هاتم. کەچی وتی بڕۆ هەموو شتەکان بێنە. وتم بۆ ناینەوە ئێرە؟ وتی نا. لە بەردەم دەرگای مەطبەخەکەدا ژن و پیاوەکە بە کوردی زۆریان قسە کرد. هەر سەیری منیانە کرد. ژنەکە سەیری سەعاتیە کرد. ئیتر نەمزانی مناقەشەکەیان چییە. تاکو ژنەکە وتی باشە. بە منی وە شتەکانی لێرە دانێ. چۆرە ئەو ژوورە. پیاوەکە بە دوامە هات. ژوورەکە سیسەمێکی لێ بوو. پیاوەکە یەکسەر خۆی ڕوود کردەوە و پەلاماری دام. قیژانم. دەمی گرتم و وتی تۆ دەبێ لەگەڵم سێکس بکەی. دەگینا تەسلیم بە باوکت دەکەی. ئیتر زۆر خراپ پەلاماریام. منیش هەر هاوارم بوو. بەڵام پیاوەکە لیباسەکەی منی دانەکەن. بەس جلەکانی ترم. خۆی دابوو بەسەر ماو محاوەلەیە کرد تا تەواو بوو. اینجا هەڵسا. ئیتر ژنەکەش هاتە ژوور. ئیشارەتی کرد و وتی وزبە. هەر حەپەسا بووم. تەوەقعم نەدەکرد. پرسیار ئەویش بە تەواوی سێکسی لەگەڵ نەکردی؟ نا، بەڵام دووهەم جار هەموو جلەکانی لەبەردا کەند بوو بە شێوەیەکی نادروست سێکسی لەگەڵ کردم. پرسیار چۆنە شەوە لەوێ مایتەوە بەم حاڵە؟ نا، هەر کە تەواو بوو هەموو دەموچاویشمی پیس کرد. ئیتر من خەریک بوو بڕشێمەوە. اینجا بە زۆر لیباسەکەمی داکەن. وتی بکەوە لەسەر دەم. هەر کوشتمی. ئازاری سنی زۆردام. هەر چەند پاڵی پێوە دەنام خەریک بوو دەمردم. ئیتر کە تەواو بوو هەڵسا و یەکێکی کێشا بە گیان ماوەتی هەڵسا. کە هەستان ژنەکەی بان کرد. ئیتر سەیرم کرد. ژنەکە زۆر احتیادی هاتە پێش. سەیرێکی سەرسنگی کردم و وتی خۆ عیباری نەکردی پێشەوەی بێمە ژوور. من هیچ قسەم بۆ نەکرا. سەیری لەشی کرد و وتی هەڵسە خۆ بشۆ. من حەپەسا بووم. وتی هێی لەگەڵ تۆمە. هەڵسە بچۆرە حەمام. خێراکە سەرت تەڕ مەکە. بەس لەشت بشۆ. ئەڕۆین. ئیتر چوومە حەمام. کە هاتمەوە لە ژوورەکە هەمویان زۆر احتیادی دانیشت بوون. کوڕێکی گەنج لە لای یەکێ لە کچەکانەوە بوو. کچەکە لەسەر قەنەفە دانیشت بوو. ئەو بە پێوە. کوڕەکە دەستی خست بۆ ناو سنی کچەکە. میوەیانە خوارد. من زۆر پەشیمان بووم کەوام کردووە. من وام زانی هەموو شیمال ژیانیان وایە. وام زانی منەظەمەی حقوقی ژن وایە.
سوزانم هیچ شتێ نەئەگەشتم ئیتر خۆم پشت و ئەشگریام لێم تووڕە بوون و وتیان نابێ بگری بردمیان بۆ ماڵێ شەو بوو ماڵەکە من نازانم کێ بوو بەس لە حکوومەت گەورە بوو چونکە لەبەر دەرگای ماڵەکە حیمایە هەبوو لەو ژوورە لە هۆڵەکە ڕسمی پیاوەکە هەبوو لەگەڵ جلی عەسکەری بۆیە زانیم ماڵی ئەوە ئینجا ماڵەکە چۆڵ بوو کەس لەوێ نەبوو بەس خۆی بوو لەگەڵ یەک کەسی تر ژن و پیاوەکە منیان جێهێشت لەوێ ئەو شەوە ئەو پیاوە تا بەیانی زیاتر لە 20 جار لەگەڵم سێکسی کرد خۆی و کوڕێکی تر ئەو زۆر پیر نەبوو پرسیار چۆن سێکسیان لەگەڵ کردیت ئەو گەنجەکەیان یەکسەر بە ئاسایی سێکسی لەگەڵ کردم دیار بوو ئەوان بە پارەیەکی زۆر منیاندا بوو چونکە ئەوان دانەنیشتن پیاوەکە لە ژوورەکە نازانم چۆن بوو پارەکەی دانێ و ڕۆشتن ئیتر وتی بڕۆ خۆت پشۆ وتم ئێستا خۆم شتووە وتی مەگری تاقەتی گریانم نییە زۆر بگریت تەسلیم بە شوڕفە دەکەم اینجا بە عەرەبی پێی وتم ژنی یا کچ وتم کچ وتی خۆ ئەگەر ژن بی تۆش و ئەوانیش قورتان بەسەر منیش وتم من ئەوان فێڵیان لێ کردم وتیان تۆ دەبەینە منەظەمە من باوکم بزانێت ئەم کوژێ ئیتر زۆر گریام شتی زۆری لێپرسیم وتی ئەمە باشترە بۆ خۆت دەوڵەمە نەبی منەظەمە چیت بۆ ئەکا ژنی چی خۆ دەژێنی من بەیانی تەسلیم بە یەکێکت دەکەم بەڵام عاقڵ بە خۆتۆ کچی چیتی ئەچێ جارجار لەگەڵ پیاوێک بخەوی پارەت ئەدەنێ ئیتر زۆری قسە کرد دوایی بیرەیەکی بۆ هێنام وتم حرامە ناخۆم بە زۆر دووسێ قومی دامێ منیش هەر خەریک بوو بخنکێم دوایی ئیتر ڕووتی کردمەوە هەموو گیانمی لێسایەوە زۆر ماچی کردم وەکو ئەوان نەبوو یەکسەر سێکس بکات پەلەی نەبوو ئەزیەتیشی زۆر نەدام بەس قایم ماچی دەکردم زۆر بەتوندی مامەڵەی لەگەڵ سنگم دەکرد زۆر خەریکم بوو تاوای لێ کردم ئیثارە بووم ئیتر لەگەڵم خەوت بەڵام ئازارم زۆر بوو بەدەسڕ گیانی بۆ سڕیم وتی ڕاستە کچ بووی ئیتر هەر لەگەڵم سێکسی دەکرد بەڵام دوو حەبیامێ خواردم وتی باسکن نەبێ اینجا ئەوەندەی خواردبووەوە و جنسی کردبوو بەیانی جنێوی پێ ئەدام ئەیوت بێ ئەخلاقی عەرەب پێست و گۆشتم پێوە نەماوە ناتوانم لیباسەکە لە پێ بکەم پرسیار کامیان تۆی کردە ژن ئەوەیان کە تۆزە پیرتر بوو ئەوی تر 4 جار سێکسی کرد ئیتر لە ژووری سەرەوە خەوت ئیتر بەیانی تەلەفۆنی کرد بۆ ژنێک و پارەشی دامێ وتی زوو وەرەوە تا گیانت گەورە نەبووە من هەر شەرمم دەکرد ژنەکە هات بە شوێنما بردمی بۆ ماڵی خۆیان تا 3-4 سەعات اینجا ئەوی جوابی نار بۆ ئەم ژنە بردمی بۆ شوێنێ نەمزانی کوێ بوو 4 شەو لەوێ بووم 9 پیاو بوون عینەن مراجعی دکتۆر هەر یەک لە دوای یەک مردم هەموو گیانمەیەشا یەکێ بە شێوەی نادروست یەکێکی تر بە شێوەی دروست سێکسیان لەگەڵ دەکردم اینجا بە زۆر ئەیانوت بۆ شایی بۆمان اینجا یەکێکیانەیوت من سێکس ناکەم بەس حەزەکەم بەر هەموو گیانت بکەوم ئیتر شێتیان کردم بە 1000 شێوە سێکسیان لەگەڵ کردم پرسیار چۆن بۆ 9 کەس ڕازی بووی هەرکە بردمیان نازانم چی بوو شەربەتیان دامێ هی قوتوو بەس هەڵپچڕا بوو قەسەبی تیا بوو سەرخۆشیان کردم بەس ئاگام لە شتەکان بوو ئەمیست هەڵسم بچمە تەوالێت نەمتوانی دەمم تێکەڵ و پێکەڵ ئەبوو زمانم قورس بوو بەس ئاگام لە هەموو شتێ بوو ئیتر هەر 9 کەسەکە تا بەیانی 1 2 جار و 3 جار سێکسیان کرد من نەشم ئەزانی خۆ من هیچ شارەزا نەبووم ئەم ژنەکە بردمی شوقەیەک بوو ماڵەکە ئەویش پڕ بوو لە خەڵک هاتوو چۆیان دەکرد بەس شەو 2 ژن و 9 پیاومانەوە لە بەرچاوی یەکتریش سێکسیانە کرد اینجا لە پڕ پێ دەکەنین اینجا جارجار چاومە کردەوە یەکێ لەسەر سرم بوو یەکێ لە دواوە ئەوانی تریش سەیریان دەکردین یەکێکیان هەر بەدەست خەریک بوو گیانم تەواو خوێناوی بوو ئیتر دوای 4-5 ڕۆژ دامی بەتا ئیتر ئەویش تا ماوەیەک لە ماڵی خۆی هێشتمیەوە هەر پیاوی بۆ ئەهێنام هی پیر اینجا نەشی دەهێشت بچمە دەرەوە تارام کردە سەرجادا خۆم بەس ڕەقەمی حائم هەبوو ئەو تۆزێ باشتر بوو خۆی زۆر لێم تووڕە نەئەبوو لێی نەئەدام بەس تا زۆری لێ ئەدام پرسیار بۆ ئافرەتێک هەبوو ئەهاتا ماڵی ئەو هەموو جار دەیوت ئەبێ لەگەڵم سێکس بکەی من ژرقم لێی بوو زۆر پیس بوو
قژی ئەگرتم ئەیوت دەی سێکسم لەگەڵ بکە. پرسیار ژن بوو؟ بەڵێ ژن بوو، بە سێکسی لەگەڵ ژن دەکرد، زۆریش پیر نەبوو، هەر بەقەدەر حە دەبوو. پرسیار چۆن لەگەڵ ژن؟ وەڵڵا بە قورعان پێکەنی. زۆر سەیر بوو، منیش یەکەم جار هات ڕووتی کردمەوە و لەلایەک دەستکاری سنگی دەکردم و لەلایەکی تر هەر مەپرسە. پرسیار لەوە ناشیە، بڕوا ناکەم. حەزەکەی لە حەق پرسە. زۆر بەدڵنیایەوە ئەو قسانی گێڕایەوە و لەو کاتانەشدا هەردوو سەرۆک باندەکان حە و تا گیرا بوون و لە هەمان زیندان بوون، لەسەر ئەم کچەش گیرا بوون. پرسیار شووی کردبوو؟ مناڵی هەبوو، بەزەیوت حەزم لە ژنە. چاوپێکەوتنی دووەم. پرسیار ماڵە دەڵاڵەکان باشترە یان کە هەر خۆت بەسەربەستی ئەو کارە بکەیت؟ هیچیان، چونکە هەر یەک ئیشە، بەس کە لە ماڵی دەڵاڵەکانی شەو ناترسی لە ماڵێ بۆ خۆ دەخەوی، بەس لە شارع لەکوێ ئەخەوی؟ لە شارع ڕۆژ خۆشە، لە ماڵی دەڵاڵەکان شەو. پرسیار شەو پیاویان زۆر بۆ دەهێنان؟ بەس بەقەدەر ڕۆژ نا، ڕۆژ زیاتر لە 100 پیاو دێن. پرسیار لە ماڵی حە چەند کەس بوون؟ سیان خۆشی تر بە ڕۆژ کچی تریژە هاتن. پرسیار لە ئافرەتەکانە زیاتر پیرە هاتن یان گەنج؟ پرسیار لە کڕیارەکاندا کامیان؟ هەردووکیان وەک یەک. پرسیار بۆ ئێوە کامیان باشتر بوو، گەنج یان پیر؟ گەنجەکان، چونکە پیرەکان درنگ تەواو دەبن، هەر شێ دەبووی. من 3 جار تەواو دەبم، ئەوان هەر هێشتا تەواو نەبوون، بەس گەنج زوو تەواو دەبێ، کەچی زیاتر پیرەکانیان ئەدا بە ئێمە، گەنجەکان بۆ خۆیان. پرسیار مەبەستت دەڵاڵەکانە یان ئەوان دەیانوت کە ئێوە دەبێ لەگەڵ پیر بخەون؟ ئینجا پیاوەکان خۆشیان کە دەهاتن، پیرە